أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور ثم الذين كفروا بربهم يعدلون. سپاس و ستایش بۆ ئەو خودایی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە، تاریکی و ڕووناچی فراهەم هێناوە، کەچی لەگەڵ ئەو هەموو بەڵگە بەهێز و سەرسام ئاوەرانەدا پاشان ئەوانەی بێباوەڕ بوون بە پەروەردگاریان یەکێک لە دروستکراوەکانی خوددا دەکەنە هاوتای خوددا. هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا وأجل مسمى عنده ثم أنتم تمترون. خدا و زاتەیە کە ئێوەی لە قوڕێک دروست کردووە، لەوە دوا کاتێکی بڕیاریدا کە خەوتنە وەک نیوە مەرجێک بەشێک لە ئەندام هەستیارەکان لە کار دەکەون بۆ ماوەیەک و کاتێکی دیاریکراوی تریشی لای خۆی بڕیارداوە بۆ هەموو کەسێک کە کاتی تەوابوونی تەمەنیەتی. کەچی پاش ئەو هەموو بەڵگانە بۆ دەسەڵاتی بێسنووری خوددا ئێوە ئینکاری زیندووبوونەوە دەکەن و هەر لە گوماندان. وهو الله في السماوات وفي الأرض يعلم سركم وجهركم ويعلم ما تكسبون. ئەوە هەر ئەڵڵایە پەرستراوە لە ئاسمانەکان و زەویدا و نهێنی و ئاشکراتان دەزانێت، بە هەموو کار و کردەوەیەکیش کە دەیکەن ئاگادارە. وما تأتيهم من آية من آيات ربهم إلا كانوا عنها معرضين. بێباوەڕان هیچ بەڵگە و معجزەیەکی پەروەردگاریان بۆ نایەت پشتی تێنەکەن و ڕووی لێ وەرنەجێڕن. فقد كذبوا بالحق لما جاءهم فسوف يأتيهم أنباء ما كانوا به يستهزئون. كوابو بيگومان ئەوانە کاتێک ئەو حەق و ڕاستیان بۆ هات کە قورئانە بڕوایان پێ نەکرد، جا لە ئایندەدا بۆیان دێت و پێیان دەگات هەواڵی ئەوەی کە ئەوان گاڵتەیان پێدەکرد. ألم يروا كم أهلكنا من قبلهم من قرن مكناهم في الأرض ما لم نمكن لكم وأرسلنا السماء عليهم مدرارا وجعلنا الأنهار تجري من تحتهم فأهلكناهم بذنوبهم وأنشأنا من بعدهم قرنا آخرين. ئایا نەیان بینیوە و نەیان زانیوە بەهۆی شوێنەوارەوە چەندەها نەوەمان پێش ئەمان لەناو بردووە کە پایەدارمان کردبوون لە زەویدا، بە شێوەیەک ئێوەمان ئاوا پایەدار نەکردووە و بارانی زۆرمان بەردەوام بۆ دەباراندن کە دەبووە هۆی پێگەیشتنی جۆرەها ڕووەک و بەروبووم. چەندەها جۆگە و ڕووباریشمان لەناو چێڵگە و باخ و شارەکانیاندا بۆ ڕەخساندبوون خوڕەمی دەکرد بەنێو درەخت و کۆشک و تەلاریاندا، بەڵام بەهۆی لادان و گوناه و تاوانیانەوە لەناومان بردن و نەوەی ترمان لە دوای ئەوان هێنایە کایەوە. ولو نزلنا عليك كتابا في قرطاس فلمسوه بأيديهم لقال الذين كفروا إن هذا إلا سحر مبين. خۆگەر نووسراوێکمان بۆ تۆ لەناو کاغەزێکدا داب بەزاندایە ئەو جا دەستیشان لێ بدایە ئەوە ئەوانەی کە بێ بڕوابوون دەیانوت ئەمە جگە لە جادوویەکی ئاشکرا هیچ شتێکی تر نییە، هەر باوەڕ ناهێنن. وقالوا لولا أنزل عليه ملك ولو أنزلنا ملكا لقضي الأمر ثم لا ينظرون. هەروەها دەیانوت چی دەبوو ئەگەر فریشتەیەک بۆ لای محەممەد دابەزیایە و بە چاوی خۆمان بمان بینیایە، جا ئەگەر فریشتەمان بناردایە ئەوە کۆتایی بە هەموو شتێک دەهات و پاشان مۆڵەت نادرێن تا تەوبە بکەن. ولو جعلناه ملكا لجعلناه رجلا وللبسنا عليهم ما يلبسون.
خۆ ئەگەر فریشتەمان بکردایە بە پێغەمبەر ئەوە لە شێوەی پیاوێکدا دەمان نارد و هەمان گومان کە ئێستا هەیانە بۆیان دروست دەبوو. ولقد استهزئ برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون. أي محمد دڵت لە خۆت دانەمێنێت سوێن بێت بە خودا بەڕاستی گاڵتە کراوە بە پێغەمبەرانی پێش تۆ سەرنجام ئەوەی ئەوان بڕوایان پێی نەبوو گاڵتەیان پێدەکرد یەخەی پێگرتن و نغڕۆی کردن خدا تۆڵەی لێسەندن. قل سيروا في الأرض ثم انظروا كيف كان عاقبة المكذبين. پێیان بڵێ بڕۆن بگەڕێن بەسەر زەویدا و پاشان تەماشا بکەن و سەرنج بدەن بزانن سەرنجامی ئەوانەی بەرنامەی خودایان بە درۆزانی چۆن بووە و چیمان بەسەر هێنان. قل لمن ما في السماوات والأرض قل لله كتب على نفسه الرحمة ليجمعنكم إلى يوم القيامة لا ريب فيه الذين خسروا أنفسهم فهم لا يؤمنون. أي محمد لان بپرسو بڵێ ئەوەی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هی چێیە هەر خۆت وەڵام بدەوە و بڵێ هەر هی خودایە کە ڕەحم و میهرەبانی لەسەر خۆی فەرز کردووە سوێن بێت بە خودا بەرەو ڕۆژی قیامەت کە هیچ شک و گومانی تیادا نییە کۆتان دەکاتەوە هەرچەندە ئەوانەی کە خۆیان دۆڕاند و بیریان لە قیامەت نەکردەوە ئەوە هەر باوەڕ ناهێنن. وله ما سكن في الليل والنهار وهو السميع العليم. هەرچی کشومات بووە لە شەودا و دەجوڵێت لە ڕۆژدا هەر هی خودایە بێگومان و پەروەردگارە خدایەشی بیسەر و زانایە. قل أغير الله أتخذ وليا فاطر السماوات والأرض وهو يطعم ولا يطعم قل إني أمرت أن أكون أول من أسلم ولا تكونن من المشركين. هەروەها پێیان بڵێ ئایا بە عەقڵ و ژیری ئێوە ڕەوایە کە جگەل لە خوددا کەسێکی تر بکەمە پشت و پەنای خۆم کە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە و هەر ئەویش ڕۆزی بەخشە و بێنیازە لە هەموو ڕزق و ڕۆزیەک دووبارە بڵێ من بەڕاستی فەرمانم پێدراوە یەکەم کەس بم کە تەسلیمی ئەو زاتە ببم و موسڵمان بم و من پێدڕادەگەیەنم کە هەرگیز نەکەیت لە مشریک و هاوڵگەران بیت. قل إني أخاف إن عصيت ربي عذاب يوم عظيم. هەروەها ئەی محەممەد بڵێ بەڕاستی من زۆر لە سزای ڕۆژێکی گەورە دەترسم کە سزای ڕۆژی قیامەتە ئەگەر یاخی بم لە فەرمانی پەروەردگارم. من يصرف عنه يومئذ فقد رحمه وذلك الفوز المبين. ئەوەی لەو سزایە دەرباز بکرێت لەو ڕۆژەدا ئەوە بەڕاستی ئیتر دیارە کە خوددا ڕەحمی پێکردووە و شایستەی میهرەبانی ئەو بووە ئەو دەرباز بوونە سەرفرازیەکی ئاشکرایە. وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو وإن يمسسك بخير فهو على كل شيء قدير. دڵنیابە لەوەی ئەگەر خوددا دووچاری زیان و گرفتێکت بکات ئەوە هەرگیز لابەری نییە جگە خۆی نەبێت خۆ ئەگەر بێوێت تووشی خێر و خۆشیەکت بکات ئەوە ئەو خودایە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. وهو القاهر فوق عباده وهو الحكيم الخبير. هەرو خودایش زاڵ و باڵا دەستە بەسەر هەموو بەندەکانیدا و هەر ئەویشە زاتێکی دانا و ئاگایە بەنهێنی و ئاشکرای بەندەکانی. قل أي شيء أكبر شهادة قل الله شهيد بيني وبينكم وأوحي إلي هذا القرآن لأنذركم به ومن بلغ أئنكم لتشهدون أن مع الله آلهة أخرى قل لا أشهد
قل إنما هو إله واحد وإنني بريء مما تشركون. ئەی پێغەمبەر بەوانە بڵێ کە شایەتیان دەوێت لەسەر پێغەمبەرایەتی تۆ چ شتێک گەورەتر و ڕاستترە لە شایەتیدا هەر خۆت بڵێ ئەڵڵاه ڕاستترین شایەتە کە شایەتی نێوان من و ئێوەیە. من ئەم قورئانەشم بە وەحی و نیگا بۆ هاتووە تا ئێوە و هەموو ئەوانەی پێیان گەیشتووە ئاگادار و بێدار بکەم لەگەڵ ئەم هەموو ڕوونکردنەوانەدا. ئایا ئێوە ئیتر شایەتی دەدەن کە بەڕاستی لەگەڵ خودادا چەند خودایەکی تر هەبێت؟ بڵێ من بەش بە حاڵی خۆم شایەتی ناحەق و ناڕەوای وا نادەم و بڵێ بەڕاستی ئەو خودایە زاتێکی تاک و تەنهایە و من بەڕاستی بەریم لە هەموو ئەو شتانەی کە ئێوە دەیان کەنە هاوڵ و هاوتایی ئەو زاتە. الذين آتيناهم الكتاب يعرفونه كما يعرفون أبناءهم الذين خسروا أنفسهم فهم لا يؤمنون. ئەوانەی کتێبی ئاسمانیان پێداون لە گاور و جوو پێغەمبەر دەناسنەوە هەر وەک چۆن منداڵەکانی خۆیان دەناسنەوە. بەڵام ئەوانەی کە خۆیان دۆڕاند و بڕوایان بە محەممەد نەهێنەوە ئەوە هەر باوەڕ ناهێنن. ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بآياته إنه لا يفلح الظالمون. جاچێ هەیە لە وەستەم کارتر بێت کەشتی نادروست و درۆ بۆ خوددا هەڵبەستێت یان ئایەت و فەرمانەکانی خوددا بە درۆ دەزانێت چونکە بەڕاستی ئەوستەم کارانە سەرفراز نابن. ويوم نحشرهم جميعا ثم نقول للذين أشركوا أين شركاؤكم الذين كنتم تزعمون. لە ڕۆژێکدا کە هەموو خوددانەناس و هاوڵگەران کۆ دەکەینەوە بەگشتی و پاشان دەڵێن بەوانەی کە هاوبەشیان داناوە بۆ خوددا کوان و لە شوێن ئەو شتانەی دەتان پەرستن و دەتانوت هاوتای خوددان بە خەیاڵی خۆتان. ثم لم تكن فتنتهم إلا أن قالوا والله ربنا ما كنا مشركين. پاشان سەرنجامی بێباوەڕیان هیچ نەبوو بێجگە لەوەی کەوتیان سوێن بە خودای پەروەردگارمان ئێمە هەرگیز مشریک و هاوڵگەر نەبووین. انظر كيف كذبوا على أنفسهم وضل عنهم ما كانوا يفترون. سیرکە چۆن درۆ لەگەڵ خۆشیان دەکەن چۆن بیر و بڕوای پوچیان لێون بوو و ئاسەواری نەماوە. ومنهم من يستمع إليك وجعلنا على قلوبهم أكنة أن يفقهوه وفي آذانهم وقرا وإن يروا كل آية لا يؤمنوا بها حتى إذا جاءوك يجادلونك يقول الذين كفروا إن هذا إلا أساطير الأولين. هەندێکیان لەو بێباوەڕانە گوێت بۆ دەگرن لە کاتی خوێندنی قورئاندا بەڵام چونکە مەبەستیان نییە شوێن حەقیقەت بکەون ئێمە پەردەمان هێنا بەسەر دڵیاندا لە تێگەیشتنیان بۆ قورئانەکە و گوێمان سەنگین و گران کردوون وەک ئەوە وایە کە نەبیستن. ئەگەر هەرچی نیشانە و بەڵگەیەکیش هەیە بیبینن ئەوان بڕوای پێ ناکەن هەتا کاتێکیش کە دێن بۆ لات دەیکەنە مجادلە و دەمەدەمێ. سەرنجام خوددانەناسان دەڵێن ئەم قورئانە هیچ نییە بێجگە لە داستانی پێشینان نەبێت. وهم ينهون عنه وينأون عنه وإن يهلكون إلا أنفسهم وما يشعرون. ئەوانە نایەڵن کەس گوێ بۆ قورئان بگرێت و خۆشیانی لێ دوور دەخەنەوە جا بەو کارەیان جگە خودی خۆیان کەس لەناو نابن و هەستیشی پێ ناکەن. ولو ترى إذ وقفوا على النار فقالوا يا ليتنا نرد ولا نكذب بآيات ربنا ونكون من المؤمنين. جا ئەگەر ئەوانە ببینی لە قیامەتدا لەسەر لێواری دۆزەخ ڕاوەستێنراون بەدەم حەسرەت و ئاه و ناڵەوە جا دەڵێن
خۆزگە جارێکی تر بیان جێڕاینایەتەوە بۆ دنیا و لەم سەرنجامە شومە ڕزگارمان دەبوو ئەوسا هەرگیز نیشانە و بەڵگە و ئاەتەکانی خودامان بەدرۆ نەدەزانی و باوەڕی بەتینمان پێی دەبوو بل بدا لهم ما كانوا يخفون من قبل ولو ردوا لعادوا لما نهوا عنه وإنهم لكاذبون نەخێر ڕاز ناکەن و بڕوان ناهێنن بێگومان ئەوە ئاواتێکی ئەستەمە هەموو ئەو کار و کردەوە و پیلانانەی کە پێشتر دەیان شاردەوە ئێستا وا ئاشکرا بووە بۆیان خۆ ئەگەر بگەڕێنرێنەوە بۆ دنیا ئەوە هەر دەست دەکەنەوە بەو کار و کردەوانەی کە جاران دەیان کرد بەڕاستی ئەوانە هەر درۆ دەکەن و درۆزنن وقالوا إن هي إلا حياتنا الدنيا وما نحن بمبعوثين ئەوانە وتیان ژیان هەر ئەم ژیانەی دنیاە و هیچی تر نییە ئێمە زیندوو ناکرێنەوە بۆ لێپرسینەوە ولو ترى إذ وقفوا على ربهم قال أليس هذا بالحق قالوا بلى وربنا قال فذوقوا العذاب بما كنتم تكفرون جا ئەگەر کاتێک ئەوانە دەبینیت لە بەردەم دادگای پڕ لە دادی پەروەردگاریاندا وەستێنراون خدای گەورە پێیان دەفەرموێت ئایا ئەمەی کە بۆتان پێش هاتووە و دەیبینن ڕاست و حەقیقەت نییە بە کەساسی و خەجاڵەتیەوە دەڵێن بەڵێ ڕاستە سوێن بە پەروەردگارمان اینجا خدا دەفەرموێت مادام وایە سزا و تاڵا و بچێژن بەهۆی بێباوەڕی و یاخیبوونتانەوە قد خسر الذين كذبوا بلقاء الله حتى إذا جاءتهم الساعة بغتة قالوا يا حسرتنا على ما فرطنا فيها وهم يحملون أوزارهم على ظهورهم ألا ساء ما يزرون بەڕاستی ئەوانەی کە بڕوایان بە ئامادەبوونی بەردەم دادگای خودایی نەبوو زەرەریان کرد و خۆیان دۆڕاند کاتێکیش قیامەت کتوپڕ یەخەیان پێدەگرێت دەڵێن ئاخ و داخ و پەشیمانی بۆ ئەو ڕۆژگارەی بەکەم تەرخەمی و بە بەڕەڵایی و سەرکەشی و تاوان بردمانە سەر لە کاتێکدا ئەوانە هەموو گوناه و تاوانیان داوە بە کۆڵیاندا ئاگادار بن کە چەندە خراپە کۆڵ و باری وا کە هەڵی دەگرن وما الحياة الدنيا إلا لعب ولهو وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون ژیانی دنیا جگە لە یاری و گەمە و گاڵتەیەکی کەم نەبێت هیچی تر نییە بێگومان ماڵی دوایی بەهەشتی بەرین چاکترە بۆ ئەوانەی کە پارێزکاری و خوداناسی دەکەن ئایا ئەوە عەقڵ و ژیریتان بۆ ناخەنە کار و ژیر نابن قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون بەڕاستی چاک دەزانین کە گفتاری نادروستی خدا نەناسان غەم و پەژارت بۆ پێش دەهێنێت چونکە بەڕاستی ئەوانە وە نەبێت تۆ بە درۆزن بزانن بەڵکو ستەمکاران هەردان نانێن و ئینکاری ئایەت و فەرمانەکانی خدا دەکەن ولقد كذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا وأوذوا حتى أتاهم نصرنا ولا مبدل لكلمات الله ولقد جاءك من نبأ المرسلين سوێن بێت بێگومان پێغەمبەرانی پێشتۆش بڕوایان پێ نەکراوە لەگەڵەوەشدا ئەوان دانیان بە خۆدا گرد لەسەر ئەو بڕوا پێنەبوونەیان ئازار و ئەشکەنجەش دران هەتا سەرنجام سەرکەوتنی ئێمەیان بۆ هات و بەهرەوەر بوون پێی و هیچ شتێک نییە بتوانێت ویست و فەرمانەکانی خدا بگۆڕێت سوێن بێت بە خدا بێگومان هەواڵ و دەنگ و باسی هەندێک لە پێغەمبەرانت بۆ هاتووە وإن كان كبر عليك إعراضهم فإن استطعت أن تبتغي نفقا في الأرض أو سلما في السماء فتأتيهم بآية
ولو شاء الله لجمعهم على الهدى فلا تكونن من الجاهلين. خۆ ئەگەر پشت هەڵکردن و سەرپێچی خوددانەناسان زۆر لا سەختە، جا ئەگەر دەتوانیت تونێڵێک لە زەویدا هەڵبکەنیت یان پەیژەیەک بە ئاسماندا هەڵپەسێریت تا موعجیزەیەکیان بۆ پێش بهێنیت، بێسوودە ئەوانە هەر باوەڕت پێ ناکەن. ئەگەر خوداش بیویستایە لەسەر هیدایەت و ڕێبازی دروست، ئەوە کۆی دەکردنەوە بەمەرجێک خۆیان مەبەستیان بێت، کەواتە لەو کەسانە مەبە کە شارەزانین. إنما يستجيب الذين يسمعون والموتى يبعثهم الله ثم إليه يرجعون. بەڕاستی تەنها ئەوانە بەدەم بانگەوازی خوداوە دەچن کە دەبیستن، دڵمردوەکانیش لە ڕۆژی قیامەتدا خدا زیندویان دەکاتەوە، لەوە دواش بەناچاری هەردەبێت بۆ لای ئەو بگەڕێنەوە تا بە سزای بێباوەڕی خۆیانیان بگەێنێت. وقالوا لولا نزل عليه آية من ربه قل إن الله قادر على أن ينزل آية ولكن أكثرهم لا يعلمون. ئەو خوددانەناسانە وتیان ئەوە بۆ محەممەد موعجیزەیەکی لەلایەن پەروەردگاریەوە بۆ نایەتە خوارەوە. بڵێ بەڕاستی خدا دەسەڵاتی هەیە کە موعجیزە بنێرێت، بەڵام زۆربەی ئەوانە نافامن و نازانن. وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. هیچ ژیندەوەر و جان لەبەرێک نییە بەسەر زەویدا بڕوات و هیچ باڵندەیەک بە باڵەکانی بفرێت و ئەوانیش ئومەت و گەلێک نەبن وەک ئێوە. دڵنیابن هیچ شتێک نییە پشتگوێمان خست بێت لە کتێبە تایبەتیەکەی لەوح المەحفوظدا، لەوە دوا هەر هەموو ئەوانە کۆ دەکرێنەوە بۆ لای پەروەردگاریان بۆ ئەوەی دادگایی بکرێن و هەموو کەس مافی خۆی وەربگرێت یا تۆڵەی ڕەوای لێ بسەندرێت. والذين كذبوا بآياتنا صم وبكم في الظلمات من يشاء الله يضلله ومن يشاء يجعله على صراط مستقيم. ئەوانەی کە بڕوایان نەکردووە بە ئایەت و فەرمانەکانی ئێمە کەڕن، حەق نابیستن و لاڵن، حەق ناڵێن لە ناو تاریکیەکاندا ژیان دەبەنە سەر. بێگومان ئەوەی خدا بێوێت گومڕای دەکات، چونکە خۆیشی دەست پێشخەرە لەو بوارەدا و ئەوەش کە بێوێت هیدایەتی بدا و هیدایەت وەربگرێت دەیخاتە سەر ڕێبازی ڕاست و ڕەوان. قل أرأيتكم إن أتاكم عذاب الله أو أتتكم الساعة أغير الله تدعون إن كنتم صادقين. بخدا نناسان بڵێ هەواڵم بدەنێ ئەگەر سزا و تۆڵەی خودای یەخەتان پێ بگرێت یان قیامەت یەخەتان پێ بگرێت، ئالەو کاتانەدا هانا و هاوار بۆ کەسێک دەبن جگە لە خوددا؟ ئەگەر ئێوە ڕاستگۆن کە غەیری خوددا فریاتان دەکەوێت؟ بل إياه تدعون فيكشف ما تدعون إليه إن شاء وتنسون ما تشركون. نەخێر لەو کاتە سامناکانەدا هەر هانا و هاوار بۆ ئەو زاتە دەبن، ئەویش خودایەکی میهرەبانە، بەڵاو ناخۆشیەکانتان لەسەر لا دەبات ئەگەر بیەوێت. جا لەو کاتەدا هەر شتێک کە بە هاوڵ و شەریکی ئەو زاتەی دادەنێن فرامۆشی دەکەن. ولقد أرسلنا إلى أمم من قبلك فأخذناهم بالبأساء والضراء لعلهم يتضرعون. سوێن بێت بێگومان ئێمە پێش تۆ پێغەمبەرانی زۆرمان ڕەوانە کردووە بۆ سەر قەوم و گەلانی تر، جا کاتێک سەرکەش و یاخی بوون تووشی تاڵاوی جەنگ و بەڵاو تەنگانەمان کردن بۆ ئەوەی لێمان بپاڕێنەوە و بڵاڵێنەوە.
فلولا إذ جاءهم بأسنا تضرعوا ولكن قست قلوبهم وزين لهم الشيطان ما كانوا يعملون ئەوانە کاتێک تۆڵە و سزای ئێمەیان بۆ هات بۆ نزا و پاڕانەوەی بە کوڵیان نەکرد بەڵام دڵیان ڕق و ڕەش بوو شەیتانیش ئەو کار و کردەوە ناپەسندانەی بۆ ڕازاندبوونەوە کە دەیان کرد فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم أبواب كل شيء حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون اینجا کاتێک ئەو بەرنامە و ڕێبازەی کە یادیان خراپەوە فەرامۆشیان کرد ئێمەش دەواازەکانی هەموو شتێکمان بۆ واڵاکردنەوە و ناز و نیعمەتمان بەسەردا ڕژاندن هەتا کاتێک دڵخۆش و شادمان بوون بەوەی کە پێیان درا ئیتر لە ناکاو گرتمانن و هەمویانمان سەرگەردان و ڕیسوا کرد اینجا ئەوان بێ ئومێد بوون و بە غەم و پەژارەیەکی زۆرەوە تیا چوون فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين اینجا ئیترە و گەلەی ستەمیان کرد و بێبڕوابوون بن بڕکران جاو کاتە بوونەوەر هاوڕێ لەگەڵ ئیمانداران و فریشتەکاندا دەڵێن الحمد لله رب العالمين قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم من إله غير الله يأتيكم به انظر كيف نصرف الآيات ثم هم يصدفون أي محمد بو بێباوەڕانە بڵێ هەواڵم بدەنێ ئەگەر خوددا دەستگای بیستن و بینینتان لێ وەربگرێتەوە و مۆر بنێت بەسەر دڵەکانتاندا ئایا خوددایەک هەیە جگە لە ئەڵڵاه ئەو دەستگایانەتان بۆ بهێنێتەوە سیر بکە و سەرنج بدە چۆن چەندەها نمونە و بەڵگەیان بۆ دەهێنینەوە پاشان ئەوان هەر ملت جەڕێ دەکەن و ڕوو وەردەجێڕن قل أرأيتكم إن أتاكم عذاب الله بغتة أو جهرة هل يهلك إلا القوم الظالمون پێیان بڵێ هەواڵم بدەنێ ئەگەر سزا و تۆڵەی خوددا کتوپڕ بێ پێشەچی یەخەی پێگرتن یان بە ئاشکران نیشانەکانی دەرکەوت و بەرەو ڕووتان هات ئایا ئەو کاتە هەر قەوم و دەستەی ستەمکاران نییە کە تیا دەچن وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين فمن آمن وأصلح فلا خوف عليهم ولا هم يحزنون ئێمە پێغەمبەران بۆ هیچ شتێک نانێرین جگە بۆ موژدەدان نەبێت بۆ ئیمانداران و ترساندن نەبێت بۆ بێباوەڕان جا ئەوەی ئیمان و باوەڕ بهێنێت و چاکسازی بکات ئەوە نەترس و بیمیان لەسرە نەغەمبار دەبن والذين كذبوا بآياتنا يمسهم العذاب بما كانوا يفسقون ئەوانەشی کە بڕوایان نەهێنا بە ئایەت و فەرمانەکانی ئێمە سزا و ئازار یەخەیان پێدەگرێت و پێیاندا دەچزێت بەهۆی ئەوەی دەردەچون لە فەرمانی خوددا قل لا أقول لكم عندي خزائن الله ولا أعلم الغيب ولا أقول لكم إني ملك إن أتبع إلا ما يوحى إلي قل هل يستوي الأعمى والبصير أفلا تتفكرون أي محمد پێیان بڵێ من پێتان ناڵێم گەنجینەکانی خوددا لای منە هەروەها لە نهێنی و شاراوەکانیش هیچ نازانم و ئاگادار نیم و پێتان ناڵێم بەڕاستی من فریشتم بەڵکو تەنها شوێنی ئەوە دەکەوم کە بە وەحی و نیگا پێم دەگات هەروەها پێیان بڵێ ئایا کوێر و چاو ساغ وەک یەکن لە ڕاستیدا بێ باوەڕ وەک کوێر وایە کە لە تاریکیدا گیری خواردبێت و لە هەموو تاوێکی ژیانیدا و لە هەموو هەنگاوێکیدا بەتەمای کۆسپ و تەگەرەیە لەولاشەوە ئیماندار بینایە چاو ساغا هەموو شتێکی لا ڕوونە دەزانێت بۆچی هاتووە بۆچی دەژی بەرەو کوێ دەچێت ئایا بۆ بیر ناکەنەوە و تێ نافکرن لەو ڕاستیانە
وأنذر به الذين يخافون أن يحشروا إلى ربهم ليس لهم من دونه ولي ولا شفيع لعلهم يتقون. كواتا بقرآن أوانا أقدار وهوشيار بك كادا ترسن كو بكرين وبولاي پروردگاريان ئەو کاتە کەس نییە جگە لەو پەروەردگارە پشتیوانیان لێ بکات کەسیش نییە تکا کاریان بێت ئەو ئاگادارکردنەوەیە بۆ ئەوەیە ئەوان تەقوا و پارێزکاری بکەن و لە هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی خودادا بن. ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ما عليك من حسابهم من شيء وما من حسابك عليهم من شيء فتطردهم فتكون من الظالمين. أي محمد أي إيمان دار نەکەیت ئەوانە دەربکەیت لە مزگەوت و کۆڕی خوددا ناسین کە لە بەیانیان و ئێواراندا لە پەروەردگاریان دەپاڕێنەوە و دەیپەرستن مەبەستیشان تەنها ڕەزامەندی ئەوە حساب و لێپرسینەوەی هیچ شتێکی ئەوان لەسەر تۆ نییە و حساب و لێپرسینەوەی هیچ شتێکی تۆش لەسەر ئەوان نییە. دەرکردنی تۆ بۆ ئەو مسلمانانە دەبێتە هۆی ئەوەی تۆ بچیتە ڕیزی ستەمکارانەوە. وكذلك فتنا بعضهم ببعض ليقولوا أهؤلاء من الله عليهم من بيننا أليس الله بأعلم بالشاكرين. ئێمە هەر بەو شێوەیە هەندێکیان بە هەندێکیان تاقی دەکەینەوە کێشە بۆ یەکتر دروست دەکەن دەبنە بەڵا بۆ یەکتر یاخود هەندێک هەژار دەکەین و هەندێک دەوڵەمەند تا بێ بڕوایان بڵێن ئایا ئەوانە خوددا ڕێزی لێ ناون لە ناوماندا ئەو هەژار و داماوانە کەی شایستەی ئەوەن خوددا هەڵیان بژێرێت و هیدایەتیان بدات ئایا خوددا زانا نییە بە سوپاس گوزاران؟ وإذا جاءك الذين يؤمنون بآياتنا فقل سلام عليكم كتب ربكم على نفسه الرحمة أنه من عمل منكم سوءا بجهالة ثم تاب من بعده وأصلح فأنه غفور رحيم. كاتيك أو كسانة هاتن بولات كإيمان بآية فرمانكاني إيمد دهينن تو أي محمد أي إيمان دار بڵێ سڵاوتان لێبێت ئەم مژدەیەشمان بدەرێ کە پەروەردگارتان فەرزی کردووە لەسەر خۆی کە لە ئاقاری ئێوەدا بەڕەحم و میهرەبان و دلۆڤان بێت. ئەگەر کەسێکتان بەنەفامی بەنەزانی گوناهێکی کرد و لەوە دوا تەوبەی کرد و پەشیمان بۆەوە پاش ئەنجامدانی خراپەکە و چاکسازیشی کرد ئەوە با دڵنیا بێت کە پەروەردگار زۆر لێخۆش بوو میهرەبانە. وكذلك نفصل الآيات ولتستبين سبيل المجرمين. هەر بەو شێوەیە کە باسکرا بە درێژی بەڵگە و نیشانەکان ڕوون دەکەینەوە تا بە جوانی و ئاشکرا حەق ڕوون ببێتەوە و ڕێبازی تاوانبار و خوددا نەناسان دەربکەوێت و بناسرێت. قل إني نهيت أن أعبد الذين تدعون من دون الله قل لا أتبع أهواءكم قد ضللت إذا وما أنا من المهتدين. بەبێ باوەڕان بڵێ بەڕاستی من قەدەغە کراوم لە پەرستنی ئەوانەی ئێوە دەیان پەرستن لە غەیری خوددا. هەروەها بڵێ من شوێن ئارەزوەکانی ئێوە ناکەوم ئەگەر وا بکەم ئەوە ئیتر بێگومانە و کاتە من سەر لێ شێواو دەبم و هەرگیز لە هیدایەت دراوان نیم. قل إني على بينة من ربي وكذبتم به ما عندي ما تستعجلون به إن الحكم إلا لله يقص الحق وهو خير الفاصلين. پێیان بڵێ چونکە من زۆر دڵنیام و بە بەڵگەوە پەروەردگارم دەناسم و دەیپەرستم کەچی پێم سەیرە ئێوە باوەڕتان پێی نییە
ئەوەی ئێوە پەلەتانە بۆتان پێش بێت لە تۆڵە و سزای خودایی بەدەست من نییە و لای من نییە. حکم و فەرمانڕەوایی هەموو شت هەر بەدەست خودایە. ئەو زاتە ڕاستی و حەقیقەتەکان دەخاتە ڕوو. چاکترین جیاکەرەوەشە لە نێوان حەق و بەتاڵدا. قل لو أن عندي ما تستعجلون به لقضي الأمر بيني وبينكم والله أعلم بالظالمين. پێیان بڵێ ئەگەر بەڕاستی ئەوەی ئێوە پەلەتانە لە پێشهاتنی سزای خودایی لای من بوایە و بەدەست من بوایە ئەو کاتە هەموو شت لە نێوانماندا کۆتایی دەهات. ئێوە لەناو دەچوون، خوداش هەمیشە زانایە بەستەمکاران. وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. کلیلی هەموو شاراوەکان و زانینی هەموو نهێنیەکان بەدەست خودایە و هەر لای ئەوە. کەس نایان زانێت جگە لەو زاتە. هەرچی لەسەر وشکانیە لە گیاندار و بێگیان و جیا و دار و زیندەوەرانی و ورد و درژ لەسەر زەوی و لە توێی خاکدا خدا پێی دەزانێت. هەروەها هەرچی لە دەریاکانیشدا هەیە لە زیندەوەری هەمە جۆر و ماسی سەیر و سەمەرە ئاگای لێتی و هیچ گەڵایەک ناکەوێتە خوارەوە خدا پێی نەزانێت. هەروەها دەنچێک یا تۆوێک لە تاریچیەکانی زەویدا نییە ئەو دەنکە چ شێدار بێت یا وشک بێت. هیچ شتێک نییە لە خدا پەنهان بێت و لە لەوح المەحفوظدا یا لە دۆسیە و دەستگای تایبەتدا تۆمار نەکرابێت. وهو الذي يتوفاكم بالليل ويعلم ما جرحتم بالنهار ثم يبعثكم فيه ليقضى أجل مسمى ثم إليه مرجعكم ثم ينبئكم بما كنتم تعملون. هەرەو زاتەیە بە شەو خەوتان لێ دەخات و دەتان مرێنێت. لەم ساڵانەی دوایدا زاناکان بۆیان دەرکەوتووە کە خەوت جۆرە مردنێکە. هەروەها دەزانێت لە ڕۆژیشدا چ کار و کردەوەیەک ئەنجام دەدەن. هەموو ڕۆژێک ژیانتان پێدەبەخشێت و پاشان زیندوتان دەکاتەوە بۆ ئەوەی وادەی دیاری کراو کە ڕۆژانی تەمەنتانە تەواو بکرێت و خەوێکی گەورەتان لێ دەکەوێت. لەوە دوا گەڕانەوەتان هەر بۆ لای ئەو زاتەیە. پاشان هەواڵی ئەو کار و کردەوانەتان پێڕادەگەێنێت کە کاتی خۆی ئەنجامتان دەدا. وهو القاهر فوق عباده ويرسل عليكم حفظة حتى إذا جاء أحدكم الموت توفته رسلنا وهم لا يفرطون. ئەو زاتە دەسەڵاتداری بێسنوورە بەسەر بەندەکانیدا. چەندەها فریشتەی چاودێر و تۆمارکەر دەنێرێت بۆ سەرتان هەتا ئەو کاتەی مەرگ دێت و یەخە بە کەسێکتان دەگرێت. ئەو کاتە ئیتر فریشتە ڕەوانە کراوەکانمان گیانی دەچێشن و لە کاتێکدا ئەوان لە کار و کردەوەی خۆیان کەم تەرخەمی ناکەن. ثم ردوا إلى الله مولاهم الحق ألا له الحكم وهو أسرع الحاسبين. پاشان خەڵکی هەمیان گەڕێنرانەوە بۆ لای خوددا کە سەروەری ڕاستەقینەیانە ئاگادار بن کە حکم و فەرمانڕەوایی هەر بەدەست ئەوە و ئەو زاتە خێرا و لە ماوەیەکی کەمدا لە هەمووان دەپرسێتەوە. قل من ينجيكم من ظلمات البر والبحر تدعونه تضرعا وخفية لئن أنجانا من هذه لنكونن من الشاكرين. أي محمد پێیان بڵێ
چێ فریاتان دەکەوێت و ڕزگارتان دەکات لە تاریچیەکانی وشکانی و دەریادا کاتێک گیر دەخۆن و بە کەساسی لی دەپەڕێنەوە بەنهێنی هانای بۆ دەبەن پەیمان دەدەن و دەڵێن سوێن بێت بە خوددا ئەگەر لەم تنگانەیە ڕزگارمان بکەیت ئەوە بەدڵنیاییەوە دەچینە ڕێزی سوپاسگوزارانەوە. قل الله ينجيكم منها ومن كل كرب ثم أنتم تشركون. جا لە وەڵامیاندا بڵێ خدا لەو تاریچیانە و لە هەموو کۆسپێک ڕزگارتان دەکات کەچی پاشان زۆربەتان هاوڵ و شەریکی بۆ بڕیار دەدەن. قل هو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم أو من تحت أرجلكم أو يلبسكم شيعا ويذيق بعضكم بأس بعض انظر كيف نصرف الآيات لعلهم يفقهون. پێیان بڵێ هەرەو زاتە بەتوانایە و دەتوانێت سزای سەختتان لە سەروتانەوە بۆ بنێرێت یا لە ژێر پێتانەوە یاخود بتان کاتە دەستە و پارچە پارچە و تاڵاوی تونند و تیژی هەندێکتان بکات بە گەروی هەندێکی ترتاندا. تەماشا بکە چۆن چەندەها بەڵگەی جۆرە و جۆریان بۆ دەهێنینەوە بۆ ئەوەی ئەوان تێبگەن. وكذب به قومك وهو الحق قل لست عليكم بوكيل. لەگەڵ ئەوەشدا قەومەکەی تۆ ئەم بەرنامە و قورئانیان بە درۆزانی لە کاتێکدا هەر ئەوەیە حەقیقەت و ڕاستی پێیان بڵێ ئەوە ئیتر من دەسەڵاتی ڕزگارکردنی ئێوەم نییە و من پشتیوانی ئێوە نیم ئەگەر خوددا بەڵایەکتان بەسەر بهێنێت. لكل نبأ مستقر وسوف تعلمون. بۆ هەموو هەواڵێک کە لە قورئان داهاتووە کات و شوێنی بەدیهاتنی خۆی هەیە لە ئایندەشدا دەیزانن. وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيره وإما ينسينك الشيطان فلا تقعد بعد الذكرى مع القوم الظالمين. کاتێکیش ئەوانت بینی کە دەم لە ئاەتەکانی ئێمەوە دەدەن و دەیکەنە گاڵتە جاڕی خۆیان ئەوە تۆ پشتیان تێبکە و کۆڕ و کۆبوونەوەیان بەجێ بهێڵە هەتا ئەو کاتەی دەچنە ناو باسێکی ترەوە. کاتێکیش ئەگەر شەیتان لە بیری بردیتەوە کە دوور بکەویتەوە لێیان جا دوای ئەوەی کە بیرت هاتەوە لەگەڵ قەومی ستەمکاران دامەنیشە. وما على الذين يتقون من حسابهم من شيء ولكن ذكرى لعلهم يتقون. هەرچەندە تاوانی نەفامان هیچ کار ناکاتە سەر پاداشتی ئەوانەی خوددا ناس و دیندارن بەڵام ئەم هەڵوێستەی پێشوو یاد خستنەوەیە بۆ ئەوەی خۆیان بپارێزن لەو کۆڕ و کۆمەڵانە و یاخیەکانیش دابسڵەچێن. وذر الذين اتخذوا دينهم لعبا ولهوا وغرتهم الحياة الدنيا وذكر به أن تبسل نفس بما كسبت ليس لها من دون الله ولي ولا شفيع وإن تعدل كل عدل لا يؤخذ منها أولئك الذين أبسلوا بما كسبوا لهم شراب من حميم وعذاب أليم بما كانوا يكفرون. أي محمد أي إيمان دار واز لەوانە بهێنە کە ئاینی خۆیان کردووە بە گاڵتە و گاڵتە جاڕ و ژیانی دنیا فریوی داون و سەر لێ شێواوی کردوون. یادیان بهێنەرەوە بە قورئان تا کەستیان نەچێت بەهۆی کار و کردەوەی نالەباریەوە ئەو کاتە جگەل لە خوددا کەس نەبێت پشتیوانی بێت کەسیش نەبێت تکاکاری بێت چونکە کابرای خوددا نەناس هەرچیەکی ببێت و بێوێت بیکاتە بارم تۆ فیدیەی خۆی لێی وەرناگیرێت. ئەوانە کەسانێکن کە گرفتار بوون و تیاچوون بەدەستکار و کردەوەی نالەباری خۆیانەوە بۆ ئەوانە خواردنەوە و ئاوی لە کوڵ و سزای بە ئێش ئامادەیە بەهۆی بێباوەڕبوونیانەوە. قل أندعو من دون الله ما لا ينفعنا ولا يضرنا ونرد على أعقابنا بعد إذ هدانا الله
كالذي استهوته الشياطين في الأرض حيران له أصحاب يدعونه إلى الهدى ائتنا قل إن هدى الله هو الهدى وأمرنا لنسلم لرب العالمين. پیان بڵێ ئایا ڕەوایە پەرستن و هانە و هاوار بۆ کەسێک یا بۆ شتێک بەرین کە نەدەتوانێت قازانجمان پێ بگەێنێت نەزیان؟ ئایا ڕاستە پاش گەز بکرێنەوە دوای ئەوەی خوددا هیدایەتی داین؟ ئێمە وەکو ئەو کەسە بین کە شەیتانەکان دەستیان لێوەشاند بێت و شێتیان کردبێت بەسەر زەویدا سەرگەردان بسوڕێتەوە و چەند هاوڵێکی دڵسۆزی هەبێت بانجی بکەن بۆ ڕێبازی هیدایەت و بەسۆزەوە پێی بڵێن وەرە بۆ لای ئێمە. ئەی موحەممەد، ئەی ئیماندار، تۆ بڵێ بەڕاستی من دڵنیام کە هەر ڕێنمووی خوددا ئاینی ئیسلام ڕێنمووی تەواوە. ئێمە فەرمانمان پێدراوە کە تەسلیم و فەرمانبەرداری پەروەردگاری جیهانیان ببین، بە قسەی شەیتانەکان نەکەین. وأن أقيموا الصلاة واتقوه وهو الذي إليه تحشرون. هەروەها فەرمانمان پێدراوە نوێژ و دروشمەکانی بە چاچی ئەنجام بدەن و لە خەشم و قینی خوددا خۆتان بپارێزن. ئەو پەروەردگارە ئەوەیە کە هەر بۆ لای ئەو کۆ دەکرێنەوە. وهو الذي خلق السماوات والأرض بالحق ويوم يقول كن فيكون قوله الحق وله الملك يوم ينفخ في الصور عالم الغيب والشهادة وهو الحكيم الخبير. هەرەو زاتە ئاسمانەکان و زەوی لەسەر بنچینە و بناغی حەق و ڕاستی دروست کردووە. هەر ڕۆژێک هەر کاتێک فەرمان بەنەمان و لە ناوچوونی بدات بێ دواکەوتن پێش دێت. فەرمان و گفتاری ئەو زاتە هەمیشە ڕاست و بەجێیە و ئەنجام دراوە. لەو ڕۆژەی فو دەکرێت بە سووردا دەسەڵات تەنها بۆ خوددایە. هەر ئەو زانای نهێنی و ئاشکرایە، هەر ئەویش خودایەکی دانا و ئاگایە بە هەموو بەدیهێنراوەکانی. وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة إني أراك وقومك في ضلال مبين. بەسەرهاتی سەدەکانی ڕابردوو بێنەوە یادیان کاتێک ئیبراهیم بە ئازەری باوشی وت ئایا ڕاستە چەند بتێک بکەیتە خوددا؟ بەڕاستی من دەبینم تۆش و قەومەکەشت لەناو گومڕایەکی ئاشکرادان. وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين. بەو شێوەیەش دەسەڵاتی تۆکمەمان لە ئاسمانەکان و زەویدا نیشانی ئیبراهیم دەدەین بۆ ئەوەی بەڵگە بەدەست بێت و لە ڕیزی دڵنیاکاندا بێت. فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين. اینجا کاتێک شەو باڵی کێشا بەسەر ئیبراهیمدا ئەستێرەیەکی گەشی گەورەی بینی بۆیە وتی ئاگادار بن وادا بنین ئەمە پەروەردگارمە. کاتێک ئەستێرەکەی لێ ئاوا بووتی من شتی لەبەرچاون بووم خۆش ناوێت و نایپەرستم. فلما رأى القمر بازغا قال هذا ربي فلما أفل قال لئن لم يهدني ربي لأكونن من القوم الضالين. اینجا کاتێک مانجی بینی هەڵهات وتی ئاگادار بن وادا بنین ئەمەیان پەروەردگارمە. کاتێک ئەویش ئاوا بووتی سوێن بێت بە خوددا ئەگەر پەروەردگارم هیدایەتی نەدامایە ئەوە بێگومان لە ڕیزی دەستەی گومڕاکاندا دەبووم. فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر فلما أفلت قال يا قوم إني بريء مما تشركون. اینجا کاتێک خۆری بینی هەڵهات وتی ئاگادار بن وادا بنین ئەمەیان پەروەردگارمە ئەمە گەورەتریشە. کاتێک ئەویش ئاوا بووتی ئەی خەڵچینە ئەی خەزمینە
بەڕاستی من بەریم لەو شتانەی ئێوە کردوتانە بە هاوڵ و شەریک بۆ پەروەردگار. إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما أنا من المشركين. بەڕاستی من ڕووی خۆم و دڵم لە پەرستندا کردۆتە ئەو زاتەی ئاسمانەکان و زەوی فراهەم هێناوە، لە کاتێکدا ڕووم لە هیچ شتێکی تر ناکەم. بە دڵارامی تەواویشەوە دەڵێم کە هەرگیز من لە ڕێزی مشریک و هاوڵگەراندا نیم. وحاجه قومه قال أتحاجوني في الله وقد هدان ولا أخاف ما تشركون به إلا أن يشاء ربي شيئا وسع ربي كل شيء علما أفلا تتذكرون. کەچی قەومەنا لەبارەکەشی کەوتنە مجادلە و دەمەدەمێ دژی لە وەڵامیاندا ئیبراهیم وتی ئایا ئێوە دەربارەی خودای تاک و تەنها لەگەڵ مندا دەمەدەمێ و مجادلە دەکەن لە کاتێکدا ئەو بەڕاستی هیدایەتی داوم و ڕێبازی ڕاستی نیشانداوم و ناشترسم لەو شتانەی کە ئێوە دەیکەن بە شەریکی خوددا، چونکە ناتوانن زیانێکم پێ بگەێنن مەگەر ویستی پەروەردگارمی لەسەر بێت و بیەوێت شتێکم بەسەردا بهێنێت. پەروەردگارم بە زانست و زانیاری هەموو شتێکی گرتۆتەوە. ئایا ئەوە بیر ناکەنەوە و یاداوەری وەرناگرن؟ وكيف أخاف ما أشركتم ولا تخافون أنكم أشركتم بالله ما لم ينزل به عليكم سلطانا فأي الفريقين أحق بالأمن إن كنتم تعلمون. من چۆن لەو شتانە دەترسم کە ئێوە لە جیاتی خوددا دەیان پەرستن و چۆن ئێوە ناترسن لەوەی کە شەریک و هاوڵتان بۆ خوددا بڕیارداوە بەبێ هیچ بەڵگەیەک کە خوددا ناردبێتی بۆتان. جاکەواتە کام دەستە شایستەی ئەوەیە بێترس و بیم بێت و بە ئاسوودەیی بژی؟ ئەگەر ئێوە دەزانن ئەوە پێم بڵێن. الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە و ستەم و هاوڵگەریان تێکەڵ بە ئیمانەکەیان نەکردووە، ئاسوودەیی و هێمنی هەر بۆ ئەوانەیە، هەر ئەوانەش ڕێنمایی کراون. وتلك حجتنا آتيناها إبراهيم على قومه نرفع درجات من نشاء إن ربك حكيم عليم. ئەو توێژ و لێکۆڵینەوانە بەڵگە و نیشانەی ئێمە بوو کاتێک بەخشیمانن بە ئیبراهیم لەسەر گەلەکەی و زاڵ بوو بەسەریاندا. قسە و بیر و باوەڕی بەسەر قەومەکەیدا سەرکەوت. جا هەر کەسێک بمانەوێت و خۆشی شایستە بێت چەندەها پلە و پایەی بەرز دەکەینەوە. بەڕاستی پەروەردگاری تۆ دانا و کار بەجێیە و زانایە بە هەموو شتێک. ووهبنا له إسحاق ويعقوب كلا هدينا ونوحا هدينا من قبل ومن ذريته داود وسليمان وأيوب ويوسف وموسى وهارون وكذلك نجزي المحسنين. لەوە دوا ئیسحاق و یعقوبمان پێبەخشی، هەر یەک لەوانمان ڕێنمویی کرد، پێشتریش نۆحمان ڕێنمویی کردبوو لەنەوەکانی تری ئیبراهیم، داود و سلەیمان و ئەیوب و یوسف و موسا و هارون هاتنە دنیاوە بوونە ڕابەر و چاوساخ بۆ خەڵکی. ئەبوو شێوەیە پاداشتی چاکە خوازان دەدەینەوە، نەوەی چاک و پاک و خوداناسیان پێدەبەخشین. وزكريا ويحيى وعيسى وإلياس كل من الصالحين. هەروەها زەکەریا و یەحیا و عیسا و ئیلیاس هەر هەمویان لە پاک و چاکان بوون. وإسماعيل واليسع ويونس ولوطا وكلا فضلنا على العالمين. ئیسماعیل و یەسع و یونس و لوتیش لە هیدایەت درا و پێغەمبەران بوون. هەر یەکە لەوانیشمان ڕێزدار کرد بەسەر هەموو خەڵکی جیهانی سەردەمی خۆیاندا. ومن آبائهم وذرياتهم وإخوانهم
واجتبيناهم وهديناهم إلى صراط مستقيم هەروەها هەندێک لە باوانیان و نەوەکانیان و براکانیانمان هەڵبژارد و هیدایەت و ڕێنموویمان کردن بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست. ذلك هدى الله يهدي به من يشاء من عباده ولو أشركوا لحبط عنهم ما كانوا يعملون. ئەوەیە هیدایەت و ڕێنمووی خودایی کە هیدایەت و ڕێنمووی هەر کەسێکی پێدەدات لە بەندەکانی کە شایستە بێت. خۆ ئەگەر شەریک و هاوبەش بڕیار بدەن ئەوە هەرچی کار و کردەوەیەکی چاچیشیان هەیە هەمووی پوچ و بێ نرخ دەبێت. أولئك الذين آتيناهم الكتاب والحكم والنبوة فإن يكفر بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين. ئەوانەی کە ناوبران ئەوانن کتێبی ئاسمانی و دەسەڵات و فەرمانڕەوایی و پێغەمبەرایەتیمان پێبەخشیون. جاگەرەوانەی باوەڕیان پێی نەبێت لە نەفامان ئەوە بەڕاستی بە کەسانێکی ترمان لە ژیر و هۆشمەندەکان سپارد و بڕوایان پێیەتی و پشتیوانی لێ دەکەن و پێی بێباوەڕ نین. أولئك الذين هدى الله فبهداه مقتده قل لا أسألكم عليه أجرا إن هو إلا ذكرى للعالمين. ئەو ناوبراوانە ئەو کەسانن کە خوددا بەتایبەت هیدایەت و ڕێنمووی کردوون. تۆش ئەی محەممەد ئەی ئیماندار شوێنی هیدایەت و ڕێنمووی ئەوانە بکەوە هەروەها بەو خەڵکە بڵێ کە من هیچ جۆرە کرێ و پاداشتێکتان لەسەر ڕێنمووی لێداوا ناکەم. ئەم قورئان و بەرنامەیەش کە بە مندا ڕەوانە کراوە تەنها یادخەرەوەیە بۆ هەموو خەڵکی سەر ئەم زەویە. وما قدر الله حق قدره إذ قالوا ما أنزل الله على بشر من شيء قل من أنزل الكتاب الذي جاء به موسى نورا وهدى للناس تجعلونه قراطيس تبدونها وتخفون كثيرا وعلمتم ما لم تعلموا أنتم ولا آباؤكم قل الله ثم ذرهم في خوضهم يلعبون. جولەکە وەکو پێویست قەدری خودایان نەگرت ڕێزیان بۆ دانەنا چونکە وتیان خدا هیچ کتێبێکی بۆ هیچ کەس دانەبەزاندووە. پێیان بڵێ باشە ئەی چێ ئەو کتێبەی دابەزاند کە موسا هێنای بۆتان لە کاتێکدا نور و هیدایەتیش بوو بۆ خەڵکی کەچی ئێوە بەش بەش و پارچە پارچەی دەکەن و ئەوەی بەدڵتان بێت نیشانی خەڵکی دەدەن و زۆریشی دەشارنەوە. بەتایبەت دەربارەی پێغەمبەر و قورئان هەروەها بڵێ هەندێک شت فێرکران کە نە ئێوە نەبا و باپیرانتان دەتانزانی. پێیان بڵێ هەر خوددا خۆی دایبەزاندووە و فێریشی کردوون لەوەدا وازیان لێ بهێنا با لە بەتاڵ و نادروستی خۆیاندا ڕۆ بچن و گەمە و یاری بکەن. وهذا كتاب أنزلناه مبارك مصدق الذي بين يديه ولتنذر أم القرى ومن حولها والذين يؤمنون بالآخرة يؤمنون به وهم على صلاتهم يحافظون. ئەم قورئانە کتێبێکی پیرۆزە دامان بەزاندووە ڕاستی کتێبەکانی پێشوو دەسەلمێنێت بەتایبەت تەورات و ئینجیل کە ئەوانیش لەلایەن خودداوە ڕەوانە کراون. هەروەها ناردومانە تا شارە دێرینەکە مەکەی پیرۆز و هەموو دەوروبەری داڵەچێنێت و بانجیان بکات بۆ ئیسلام کە دانیشتوانی هەموو گۆی زەوی دەگرێتەوە. جا ئەوانەی کە باوەڕ بە ڕۆژی دوایی دەهێنن بڕوا بە قورئانیش دەهێن و لەسەر نوێژەکانیان بەردەوامن و هەمیشە لە کاتی خۆیدا ئەنجامی دەدەن و دەیپارێزن. ومن أظلم ممن افترى على الله كذبا أو قال أوحي إلي ولم يوح إليه شيء ومن قال سأنزل مثل ما أنزل الله
ولو ترى إذ الظالمون في غمرات الموت والملائكة باسطوا أيديهم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب الهون بما كنتم تقولون على الله غير الحق وكنتم عن آياته تستكبرون. چێ لە وەستەم کارترە کە درۆ بۆ خوددا هەڵبەستێت و یاخود بڵێت منیش وەحی و نیگام بۆ هاتووە لە ڕاستیشدا هیچی بۆ نەهات بێت. هەروەها ئەو کەسەش کە وتویەتی منیش وەک قورئان کتێبێک دادەبەزێنم وەک خوددا دایبەزاندووە. خۆ ئەگەر ئەوستەم کارانە ببینی چۆن لە ئێش و ئازاری سەرم مەرگدا گیرێکیان خواردووە فریشتەکانیش دەستیان لێ دەکەنەوە و لێیان دەدەن و پێیان دەڵێن ئادەی گیانتان بدەن بەدەستەوە دەی ڕۆحتان دەرکەن ئەمڕۆ لە تۆڵەی خوددا نەناسیتاندا سزا و ئەشکەنجەی ڕیسوایی و شەرمەزاری دەدرێن چونکە شتی ناحەقتان بەدەم خودداوە هەڵبەست و خۆتان بە گەورە دەزانی لە بەرامبەر ئایەت و فەرمانەکانی خوددا و لوت بەرزیتان نەیدەهێشت باوەڕی پێ بهێنن. ولقد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة وتركتم ما خولناكم وراء ظهوركم وما نرى معكم شفعاءكم الذين زعمتم أنهم فيكم شركاء لقد تقطع بينكم وضل عنكم ما كنتم تزعمون. لروجي قيامت دا خداي گەورە ڕوو بە خوددا نەناسان دەفەرمێت سوێن بە خوددا بێگومان ئێوە بەتەنها و تاک تاک هاتوونەتە لامان هەروەکو یەکەم جار دروستمان کردن و هەرچی پێمان بەخشی بوون و بەکارتان دەهێنا بەجێتان هێشتووە لە دوایی خۆتانەوە و ناشبینین لەگەڵتان ئەو کەس و شتانەی کە ئێوە دەتانوت تکاکارن بۆمان و فریامان دەکەون. سوێن بە خوددا بەڕاستی هەرچی پەیوەندیەک هەبوو لە نێوانتاندا پسڕاوە و هەرچی ئومێدتان پێی هەبوو لافتان پێوە لێدەدا لێتان ون بوو. إن الله فالق الحب والنوى يخرج الحي من الميت ومخرج الميت من الحي ذلكم الله فأنا تؤفكون. بەڕاستی خوددا لەتکەری دەنک و دانەوێڵەیە بۆ ئەوەی بپیشکوێنێت و بڕوێت زیندوش لە مردوو دەردەهێنێت دەرهێنەری مردووشە لە زیندوو. ئەوەیە خودای پەروەردگارتان جایتر بۆ شوێ لا دەدرێن و بۆ شوێ وێڵ دەکرێن. فالق الإصباح وجعل الليل سكنا والشمس والقمر حسبانا ذلك تقدير العزيز العليم. هەرەو زاتەیە بەیانیان فراهەم دەهێنێت و ئاسۆ ڕووناک دەکاتەوە و شەوی کردووە بەهۆی ئارامی و خامۆشی ڕۆژ و مانجیشی کردووە بەهۆی ڕاگرتنی حیساب. ئەو شتانە هەمووی بەنەخشەی خودای باڵا دەست و زانا چێشراوە. وهو الذي جعل لكم النجوم لتهتدوا بها في ظلمات البر والبحر قد فصلنا الآيات لقوم يعلمون. هەرەو زاتە ئەسێرەی بۆ فراهەم هێناون تا ببێتە هۆی ڕێنموویتان لەناو تاریچیەکانی سەر ڕووکاری وشکانی و دەریاکاندا. بەڕاستی ئێمە نیشانە و بەڵگەی زۆرمان لەسەر دەسەڵاتی خۆمان و ڕێک و پێچی کارمان ڕوون کردوتەوە بۆ کەسانێک کە پێی بزانن و لێی تێبگەن. وهو الذي أنشأكم من نفس واحدة فمستقر ومستودع قد فصلنا الآيات لقوم يفقهون. هەرەو زاتە ئێوەی بەدیهێناوە لە تاکە کەسێک سەردەمێک بەشێکتانی لە پشتی باوکتاندا نیشتەجێ کردبوو کە گوێزرانەوە بۆ ناوسکی دایکتان ئەو شوێنە ئێوەی گرتە خۆ تا تیایدا نەشونما بکەن یاخود بۆ ماوەیەک ئێوەی لەسەر ڕووکاری زەویدانا دوایی لە توێیدا شاردنیەوە تا ڕۆژی قیامەت.
بەڕاستی ئێمە نیشانە و بەڵگەی زۆرمان لەسەر دروستکردنی ئێوە و دروستکاری خۆمان هێناوەتەوە بۆ کەسانێک کە تێفکرن و وردبین بن. وهو الذي أنزل من السماء ماء فأخرجنا به نبات كل شيء فأخرجنا منه خضرا نخرج منه حبا متراكبا ومن النخل من طلعها قنوان دانية وجنات من أعناب والزيتون والرمان مشتبها وغير متشابه انظروا إلى ثمره إذا أثمر وينعه إن في ذلكم لآيات لقوم يؤمنون. ئەو خودایە زاتێکە کە لە ئاسمانەوە باران دەبارێنێت دەفەرمێت جا بەهۆیەوە چرۆ و چەکەرەی هەموو شتێکی پێدەردەهێنین و شینی دەکەین. اینجا لاسچی سەوزی لێ پەیدا دەکەین، زنجێرە دانەی سەفتەکراوی لێ دروست دەکەین وەک گوڵە گەنم و چەڵتوک و گەرمەشامی. لە دار خوڕماش لە هەندێ لق و چڵەپۆپی هێشوی خوڕما شۆڕ دەبێتەوە. هەروەها باخی هەمە جۆری ڕەز و ترێ، زەیتون و هەناریش هەیانەن لە ڕواڵەتدا لە یەک دەچێت هەشیانەن لە یەک ناچێت. جا تەماشای بەرەکەی بکەن کاتێک بەردەگرێت پێدەگات سەرەتا هەندێکی گوڵە و دوایی خۆی هەڵدەپێچێت، ڕنگ و قەبارەیەک دەگرێتە خۆی، دوای چەند مانجێک قەبارەشی گەورەتر دەبێت، ڕەنجیشی دەگۆڕێت، ئەوسا پێدەگات و تام و بۆنی سروشتی خۆی بۆ دروست دەبێت. بەڕاستی ئا لەو شتانەدا کە ئاماژەی تێدا کرا بۆتان چەندەها بەڵگە و نیشانەی تەواون بۆ کەسانێک کە ئیمان و باوەڕیان دەهێنن بەو بەدیهێنەرەی کە ئاسەواری دەستی قودرەت و بەدەسەڵاتی لە هەموو شتێکدا بەدی دەکرێت. وجعلوا لله شركاء الجن وخرقوا له بنين وبنات بغير علم سبحانه وتعالى عما يصفون. لەگەڵەو هەموو نیشانەی دەسەڵات داریەدا نەفامان پەری و جنۆکەیان کردۆتە هاوبەش و هاوتای خوددا. لە حاڵێکدا هەر خوددا دروستکاری پەری و جنۆکەکانە و بەناحەق کوڕ و کچ دەدەنە پاڵی بێ هیچ جۆرە زانیاریەک. گاور دەڵێ ئیسا کوڕی خوددایە، جوو دەڵێ عوزەیر، هاوڵگەران دەڵێن فریشتەکان کچی خوددان. پاچی و بێگەردی و بڵندی بۆ ئەو زات هەیە کە دوورە لەو سیفەتە ناقۆڵە و نادروستانەوە کە ئەوانە خودایی پێناسە دەکەن. بديع السماوات والأرض أنى يكون له ولد ولم تكن له صاحبة وخلق كل شيء وهو بكل شيء عليم. بێگومانە و زاتە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە لە جوانترین و ڕێک و پێکترین شێوەدا چۆن ڕۆڵی دەبێت. خۆ زاتە هاوسەری نەگرتووە بەڵکو هەموو شتێکی دروست کردووە. بەڕاستی ئەو زاتە بە هەموو شتێک زانایە. ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوه وهو على كل شيء وكيل. ئەو خودایە پەروەردگارتانە، جگەلەویش هیچ خودایەکی تر نییە، بەدیهێنەری هەموو شتێکە، کەواتە هەرە و زاتە بپەرسن و بەندایەتی تەنها ئەو بکەن. ئەو خودایە ئاگادار و چاودێری هەموو شتێکە. لا تدركه الأبصار وهو يدرك الأبصار وهو اللطيف الخبير. دەستگای بینایی و بۆ چوونی ئادەمی زاد ناتوانێت ئەو زاتە ببینێت. زانیاری ئەو خودایە هەموو شتێکی گرتوتەوە، ئاگاداریشە بە هەموو دەستگاکانی بینایی، هەر ئەوە وردبین و ئاگایە. قد جاءكم بصائر من ربكم فمن أبصر فلنفسه ومن عمي فعليها وما أنا عليكم بحفيظ. بێگومان چەندەها بەڵگەی ڕووناکبیرتان لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هاتووە، جا ئەوەی خۆی ڕووناکبیر بکات و لە ڕاستیەکان تێفکرێت و تێبگات و گۆڕانکاری لە بیر و هۆش و ژیانیدا ئەنجام بدات، ئەوە هەر خۆی قازانج دەکات.
ئەو کەسەی چاودن و قێنێت لە ئاستی ڕووناکبیریە خوداییەکاندا و لە ڕاستی لادەدات ئەویش هەر لەسەر خۆی دەکەوێت و خۆی زەرەر دەکات و من واتا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک چاودێر نیم بەسەرتانەوە. وكذلك نصرف الآيات وليقولوا درست ولنبينه لقوم يعلمون. هەر بەو شێوەیە ئەی محەممەد ئاەتی جۆرە و جۆرت بۆ ڕەوانە دەکەین لە هەموو بارەیەکەوە دەبا هەر بڵێن خوێندوتە و بەدەرز پێت وتراوە ئێمە دەمانەوێت بەڕاستی ڕوونی بکەینەوە بۆ کەسانێک کە بزانن و تێبگەن. اتبع ما أوحي إليك من ربك لا إله إلا هو وأعرض عن المشركين. تۆ ئەی محەممەد شوێنی ئەو بەرنامەیە بکەوە کە لەلایەن پەروەردگارتەوە بەنیگا و وەحی پێت ڕاگەێنراوە جگە لەو هیچ خودایەکی تر نییە گوێمە دەرێ و پشت هەڵکە لە مشریک و هاوڵگەران. ولو شاء الله ما أشركوا وما جعلناك عليهم حفيظا وما أنت عليهم بوكيل. خۆ ئەگەر پەروەردگارت بیویستایە و شایستە بوونایە هیدایەتی دەدان هاوڵگەر نەدەبوون. خۆ ئێمە تۆمان نەکردوەتە چاودێری بەسەر ئەوانەوە و تۆ دەسەڵاتت بەسەریاندان نییە تا بە زۆر هیدایەتیان بەسەردا بسەپێنیت. ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم كذلك زينا لكل أمة عملهم ثم إلى ربهم مرجعهم فينبئهم بما كانوا يعملون. أي إيمان داران نەکەن گوێن بدەن بەو بتوشتانەی کە نەفامان هاواری لێ دەکەن و دەیپەرستن بێجگە لە خوددا نەوەکو ئەوانیش بەناحەق و بەنەفامی گوێن بدەن بە خوددا چونکە ئەوانە نایناسن و قەدری نازانن. ئابە و شێوەیە ئێمە بۆ هەرگەل و ئومەتێک کردەوەکەیانمان ڕازاندۆتەوە لەوە دوا گەڕانەوەیان هەر بۆ لای پەروەردگاریانە ئەوسا ئاگاداریان دەکاتەوە بەو کار و کردەوانەی کە دەیان کرد. وأقسموا بالله جهد أيمانهم لئن جاءتهم آية ليؤمنن بها قل إنما الآيات عند الله وما يشعركم أنها إذا جاءت لا يؤمنون. مشریک و هاوڵگەران سوێندی گەورەیان بە خوددا دەخوارد کە سوێن بێت ئەگەر موعجزەیەکیان بۆ بێت ئەوە بێگومان باوەڕی پێدەهێنن. پێیان بڵێ بەڕاستی هەموو بەڵگە و موعجزەکان تەنها لەلای خوددایە و بەدەست ئەوە. جا ئێوە چوزانن چونکە لەوانەیە ئەو داخوازی و معجزە و بەڵگانەشیان بۆ پێش بهێنین هەر باوەڕ ناهێنن. ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة ونذرهم في طغيانهم يعمهون. ئەو کاتە دڵ و چاوەکانیان هەڵدەجێڕینەوە لە نێوان جۆرەها لێکدانەوە و ئەگەردا هەروەکو چۆن یەکەم جار لە سەرەتاوە باوەڕیان نەهێنابوو بەدەسەڵاتی بێسنووری خوددا و ئەم هەموو معجزە بێشمارە کە دەوری داون ئێمە جارێ وازیان لێ دەهێنین تا لەستەم و سەرکەشی خۆیاندا سەرگەردان بن و ڕۆ بچن بۆ کوێ دەچن لە دەستمان دەرناچن. ولو أننا نزلنا إليهم الملائكة وكلمهم الموتى وحشرنا عليهم كل شيء قبلا ما كانوا ليؤمنوا إلا أن يشاء الله ولكن أكثرهم يجهلون. خۆ ئەگەر داخوازی هاوڵگەرانمان جێبەجێ بکردایە و بەڕاستی ئێمە فریشتەمان دابەزاندنایە بۆ لایەن و مردووەکان قسەیان لەگەڵدا بکردایە هەموو شتێکشمان لە بەردەمیاندا کۆ بکردایەتەوە نەدەبوون بە بڕوادار و بڕوایان نەدەهێنا مەگەر خوددا بیەوێت. بەڵام زۆربەیان نافامن و نازانن بیر ناکەنەوە و تێنافکرن هەتا ئەم ڕۆژ گاپەرست و شەیتان پەرست و بتپەرستان هەرماون هەیانە خاوەنی بڕوانامەی بەرزیشن بەڵام لە ڕووی ئاینداریەوە لەو پەڕی دواکەوتن و کۆنە پەرستیدان.
وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا ولو شاء ربك ما فعلوه فذرهم وما يفترون. هەر بەو شێوەیە چێشمە چێشمی ئیمانداران و خوددا نەناسان بەردەوامە. جا بۆ هەموو پێغەمبەرێک بۆ ئیماندارانیش دوژمنێکمان لە شەیتانەکانی ئادەمیزاد و پەری سازاندووە کە بەردەوام قسەی زل و ڕازاوە دەدەن بە گوێی یەکدا و خۆیان و خەڵکی پێ سەرگەردان و گومڕا دەکەن. خۆگەر پەروەردگارت بیویستایە نەیان دەتوانی شتیوا بکەن دەوازیان لێ بهێنە لەگەڵ ئەو درۆ و دەلەسەیە کە هەڵی دەبەستن بۆ کوێ دەچن لەدە سزای خودایی ڕزگار نابن. ولتصغى إليه أفئدة الذين لا يؤمنون بالآخرة وليرضوه وليقترفوا ما هم مقترفون. هەروەها بەو قسە جوان و بریقەدارانە ئەیاندا بەگوێی یەکدا بۆ ئەوەی ئەوانەی باوەڕیان بە قیامەت نییە دڵی بدەنێ و پێی ڕازی بن و بۆ ئەوەی ئەو تاوانانە بکەن کە ئەوان بەردەوام دەیکەن. أفغير الله أبتغي حكما وهو الذي أنزل إليكم الكتاب مفصلا والذين آتيناهم الكتاب يعلمون أنه منزل من ربك بالحق فلا تكونن من الممترين. ئایا ڕەوایە بۆ منی پێغەمبەر بۆ منی ئیماندار جگەل لە خوددا کەسێکی تر بکەمە حەکەم و دادوەر لە کاتێکدا ئەو زاتە کتێبی پیرۆزی خۆی کە قورئانە بۆ دابەزاندون کە هەموو دروست و نادروستێکی تێدا جیا کردوتەوە ئەوانەشی کە کتێبی ئاسمانیان پێداون لە گاور و جوو چاک دەزانن بەڕاستی ئەو قورئانە لەلایەن پەروەردگارتەوە بەڕاست و ڕەوا دابەزێنراوە کەوابوو ئیتر تۆ هەرگیز مەچۆرە ڕێزی گوماندار و دوودڵانەوە. وتمت كلمة ربك صدقا وعدلا لا مبدل لكلماته وهو السميع العليم. فەرمان و فەرموودەکانی پەروەردگارت ئەی محەممەد لەو پەڕی ڕاستی و دادپەروەریدا بە ئەنجام گەیشتووە هەرگیز شتێک نییە بیان گۆڕێت هەر ئەویش بیسەرە بە گفتاری هەمووان زانایە بە هەموو نهێنی و ئاشکرایەک. وإن تطع أكثر من في الأرض يضلوك عن سبيل الله إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. خۆگەر فەرمان بەردار و ملکەچی زۆربەی خەڵکی سەرزەوی بیت ئەوە لە ڕێبازی خوددا وێڵت دەکەن چونکە شوێنی هیچ شتێک ناکەون جگەل لە گومان و تەنها گۆترەکاری دەکەن. إن ربك هو أعلم من يضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. بەڕاستی پەروەردگاری تۆ چاک زانایە بەوەی کە چێ لە ئاین و ڕێبازی ئەو وێڵ و گومڕا دەبێت و هەر خودداش زانایە بەوانەی کە هیدایەت و ڕێنمویی وەردەگرن. فكلوا مما ذكر اسم الله عليه إن كنتم بآياته مؤمنين. جا بخۆن لەو زیندەوەرە سەربڕاوانەی کە ناوی خوددا لە کاتی سەربڕینیاندا براوە ئەگەر ئێوە باوەڕتان بەڕێنمونی و ئاەتەکانی خوددا هەیە بسم الله الله ئەکبەر پێویستە لە کاتی سەربڕینی ماڵاتدا بوترێت. وما لكم ألا تأكلوا مما ذكر اسم الله عليه وقد فصل لكم ما حرم عليكم إلا ما اضطررتم إليه وإن كثيرا ليضلون بأهوائهم بغير علم إن ربك هو أعلم بالمعتدين. بەڵگەتان چییە کە لە گۆشتی ئەو ئاژەڵانە ناخۆن کە ناوی خوددا براوە لە سەریان لە کاتی سەربڕینیاندا لە کاتێکدا بەڕاستی ئەوەی حرام کراوە لە سەرتان خوددا بۆی جیا کردوونەتەوە مەگەر ناچار بکرێن بۆی. بەڕاستی زۆربیان خەڵکی سەرگەردان و گومڕا دەکەن بەهۆی ئارەزوەکانیانەوە نەک بەهۆی زانستەوە هەر لە خۆیانەوە شت حرام دەکەن
بێگومان پەروەردگارت خۆی چاک ئەو کەسانە دەناسێت کە دەست درێژکارن و خۆشیان و خەڵکیش لە سنوور دەترازێنن. وذروا ظاهر الإثم وباطنه إن الذين يكسبون الإثم سيجزون بما كانوا يقترفون. ئەی گرۆی ئیمانداران، واز بهێنن لە هەموو گوناه و هەڵەیەکی ئاشکرا و نادیار لەو گوناهانە بەدوور بن کە بە دڵ و دەروون دەکرێت، هەروەها لەوانەش کە بەدەم و دەست و ئەندامەکان دەکرێت. بەڕاستی ئەوانەی گوناه و تاوان ئەنجام دەدەن لە ئایندەدا سزا و تۆڵەی گوناه و تاوانەکانیان یەخەیان پێدەگرێت. ولا تأكلوا مما لم يذكر اسم الله عليه وإنه لفسق وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وإن أطعتموهم إنكم لمشركون. لەو ئاژەڵە سەربڕاوانەش مەخۆن کە ناوی خوددا لە کاتی سەربڕینیاندا نەبراوە و بەڕاستی ئەوە لادان و گوناهە. دڵنیابن کە شەیتانەکان شت دەخەنە دڵی لایەنگرەکانیانەوە تا مجادلەتان لەگەڵ بکەن و بەرگری لە بەتاڵیان بکەن. جا ئەگەر ئێوە فەرمانبەرداری ئەو هاوڵگەر و شەیتانانە بن ئەوە بێگومان مانای وایە ئێوەش مشریک و هاوڵگەرن. أَوَمَنْ كَانَ مَيْتًا فَأَحْيَيْنَاهُ وَجَعَلْنَا لَهُ نُورًا يَمْشِي بِهِ فِي النَّاسِ كَمَنْ مَثَلُهُ فِي الظُّلُمَاتِ لَيْسَ بِخَارِجٍ مِنْهَا كَذَلِكَ زُيِّنَ لِلْكَافِرِينَ مَا كَانُوا يَعْمَلُونَ. ئایا ئەو کەسەی کە مردوو بوو بەهۆی بێباوەڕیەوە ئینجا بەهۆی ئیمانەوە زیندومان کردەوە و نور و ڕووناچیەکمان بۆ ساز کرد لە ژیانیدا کە قورئانە لەناو خەڵکیدا پێی دەڕوات و هەڵس و کەوتی پێدەکات، هان دەرێتی بۆ هەموو چاکەیەک و دەیجێڕێتەوە لە هەموو خراپەیەک. ئایا ئەو کەسە وەکو ئەوە وایە کە لە ناو تاریچیەکاندا گیری خواردووە و لێی دەرناچێت؟ هەروەها ئابوو شێوەیەک کە دەبینرێت ئەو کار و کردەوەی کە دەیکەن بۆیان ڕازێنراوەتەوە. وكذلك جعلنا في كل قرية أكابر مجرميها ليمكروا فيها وما يمكرون إلا بأنفسهم وما يشعرون. ئابۆ شێوەیە لەناو هەموو شار و شارۆچکەیەکدا گەورەترینی تاوان باریانمان باڵا دەست کردووە تا پیلان و تەڵەکە بجێڕن تیایدا بێ ئەوەی بزانن کە هیچ فێڵ و تەڵەکەیەکیش ناکەن بە زیانی خۆیان تەواو نەبێت. لە کاتێکدا هەست بەوە ناکەن پیلان دژی خۆیان دەجێڕن و بەسەر خۆیاندا دەشتێتەوە، بەڵام هەستی پێ ناکەن چونکە غافڵ و بێئاگان کە بەرەو لێواری مرگ هەنگاو هەڵدەگرن و لە سزای پەروەردگار دەرباز نابن. وإذا جاءتهم آية قالوا لن نؤمن حتى نؤتى مثل ما أوتي رسل الله الله أعلم حيث يجعل رسالته سيصيب الذين أجرموا صغار عند الله وعذاب شديد بما كانوا يمكرون. بباوران کاتێک ئاەتێکی قورئانیان بۆ بێت دەڵێن ئێمە هەرگیز باوەڕ ناهێنین هەتا وێنەی ئەوەی کە بۆ پێغەمبەران هاتووە بە ئێمە نەبەخشرێت. خوا زانایە بەو شوێن و دڵ و دەروونەی کە شایستەیە پەیامی خۆی تێدا دابنێت. لە ئایندەیەکی نزیکیشدا ئەوانەی کە تاوانیان کردووە لەلایەن خودداوە سوچی و ڕیسوایی و بێنرخی یەخەیان پێدەگرێت، هاوڕێ لەگەڵ سزای پڕ ئێشدا لە پاداشتی ئەو پیلان و تەڵەکەیەدا کە دەیان جێڕا. فمن يرد الله أن يهديه يشرح صدره للإسلام ومن يرد أن يضله يجعل صدره ضيقا حرجا كأنما يصعد في السماء كذلك يجعل الله الرجس على الذين لا يؤمنون. جاو کەسەی خێری تێدا بێت و خوددا بیەوێت هیدایەتی بدات ئەوە سینەی ساف و پاک و ئامادە دەکات بۆ ئاینی ئیسلام. ئەو کەسەشی خوددا بیەوێت گومڕای بکات ئەوە دڵی دەگوشێت و سنجی تون دەکات و هەناسەی سوار دەبێت هەروەک ئەوەی بەرەو ئاسمان بەرز بێتەوە، چۆن تووشی تەنگە نەفەسی و دڵەتە پێ و خوێن بەربوون دەبێت.
ئابەو شێوەیە خوددا گومڕایی و پیسی هاوڵگەری لەسەر دڵی ئەوانە دادەنێت کە باوەڕ ناهێنن. وهذا صراط ربك مستقيما قد فصلنا الآيات لقوم يذكرون. ئەم قورئانە ڕێگە و ڕێباز و بەرنامەی پەروەردگاری تۆیە کە ڕاست و دروستە. بێگومان ئێمە هەموو بەڵگە و فەرمانەکانمان ڕوون کردوتەوە بۆ کەسانێک کە یاداوەری وەردەگرن. لهم دار السلام عند ربهم وهو وليهم بما كانوا يعملون. ئەوانە بەهەشتی پڕ لە ئاشتی و هێمنیان بۆ ئامادەیە لای پەروەردگاریان. هەر ئەو زاتەش پشتیوان و خۆشەویستیانە بەهۆی ئەو کار و کردەوە چاکانەی کە ئەنجامیان دەدا. ويوم يحشرهم جميعا يا معشر الجن قد استكثرتم من الإنس وقال أولياؤهم من الإنس ربنا استمتع بعضنا ببعض وبلغنا أجلنا الذي أجلت لنا قال النار مثواكم خالدين فيها إلا ما شاء الله إن ربك حكيم عليم. ڕۆژێک دێت خدا هەمووانیان کۆ دەکاتەوە و بە خەشم و قینەوە دەفەرمێت ئەی دەستەی پەریەکان بەڕاستی ئێوە زۆر کەستان لە ئینسانەکان گومڕا کرد. دەولاشەوە گوێ لە مشتەکانیان لە خەڵکی نەکبەت و ڕەنجەڕۆ دەڵێن پەروەردگارە هەندێکمان سوودمان لە هەندێکیان وەرگرت. سوودی ئینسانەکان ڕابواردن سامان کۆکردنەوە بوو. سوودی پەریەکانیش پێڕی خۆیانیان زۆر کرد بە گومڕاکردنی خەڵکێکی زۆر. ئێستاش ئەوەتە گەیشتونەتە ئەو کات و ساتەی تۆ بۆ دیاری کردوین. خوداش فەرمووی مادام وایە ئەم ئاگرەت جێگەتانە نەمرن تێیدا مەگەر خدا ویستی لەسەر بێت بە سزایەکی تر سزایان بدات. بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی محەممەد ئەی ئیماندار دانا و زانایە. وكذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون. هەر بەو شێوەیەش ستەمکاران دەکەینە پشتیوان و خۆشەویست و هاوکاری یەکتر بەهۆی ئەو کار و کردەوانەی کە دەیان کرد. يا معشر الجن والإنس ألم يأتكم رسل منكم يقصون عليكم آياتي وينذرونكم لقاء يومكم هذا قالوا شهدنا على أنفسنا وغرتهم الحياة الدنيا وشهدوا على أنفسهم أنهم كانوا كافرين. للروجي قيامت دا خدا دفرميت ئەی دەستەی پەری و ئینسان ئایا پێغەمبەرانتان لە خۆتان بۆ نەهات کە ئاەتەکانی من و ڕووداوەکان بەسەرتاندا بخوێننەوە و ئاگادارتان بکەن و بتان ترسێنن لەوەی کە ئەم ڕۆژەتان بۆ پێش دێت؟ هەموو بە یەکدەنگ دەڵێن ڕاستە ئێمە خۆمان شایەتی لەسەر خۆمان دەدەین بەڵام ئەوانە کاتی خۆی ژیانی دنیا سەری لێ شێواندن و هەڵی خەڵەتاندن و شایەتیان لەسەر خۆیاندا کە بەڕاستی کاتی خۆی بێباوەڕ بوون. ذلك أن لم يكن ربك مهلك القرى بظلم وأهلها غافلون. ئەو ناردنی پێغەمبەرانە بۆ ئەوەیە چونکە پەروەردگاری تۆ نەیکردووە بەعادەت کە لە ناوبەری شار و شوێنەکان بێت بەناحەق لە کاتێکدا خەڵکەکەی غافڵ و بێ ئاگابن و پەیامی خودایان پێڕا نەگەێنرا بێت. ولكل درجات مما عملوا وما ربك بغافل عما يعملون. بۆ هەر یەکێک لە بێباوەڕ و موسڵمان چەندەها پلەپایە هەیە لە پاداشتی کردەوەکانی پەروەردگاریشت بێ ئاگانیە لەو کار و کردەوەی کە دەیکەن. وربك الغني ذو الرحمة إن يشأ يذهبكم ويستخلف من بعدكم ما يشاء كما أنشأكم من ذرية قوم آخرين. پەروەردگاری تۆ زۆر دەوڵەمەند و بێنیازە هەروەها خاوەنی سۆز و میهرەبانیشە ئەگەر بیەوێت ئەوە ئێوە لا دەبات و لە ناوتان دەبات
هەرچی و هەر کەسیشی مەبەست بێت دوای ئێوە جێنشینی دەکات هەروەکو ئێوەی لەنەوەی کەسانێکی تر هێنایە کایەوە إنما توعدون لآت وما أنتم بمعجزين بەڕاستی ئەو بەڵێنانەی کە دەتاندرێتە دەربارەی قیامەت و لێپرسینەوە بەڕێوەیە و بێگومان هەردێت و ئێوە دەستەوسانکەر نین قل يا قوم اعملوا على مكانتكم إني عامل فسوف تعلمون من تكون له عاقبة الدار إنه لا يفلح الظالمون أي محمد بيان بڵێ ئەی قەوم و هۆزم چیتان بۆ دەکرێت ئەنجامی بدەن لەسەر شێوازی خۆتان ئەوە بەڕاستی منیش بەردەوامم لەسەر کاری خۆم لە هەوڵ و تێکۆشان بۆ هیدایەت و ئیمان چونکە لە ئایندەدا دەزانن کە سەرنجامی ماڵی قیامەت بۆ چێ دەبێت دڵنیاش بن کەستەمکاران سەرفراز نابن وجعلوا لله مما ذرأ من الحرث والأنعام نصيبا فقالوا هذا لله بزعمهم وهذا لشركائنا فما كان لشركائهم فلا يصل إلى الله وما كان لله فهو يصل إلى شركائهم ساء ما يحكمون ئەو هاوڵگەر و نەفامانە هەندێک لەوەی کە خوددا دروستی کردووە لەبەر و بوومی کوشت و کاڵ و ماڵاتیان کردووە بە بەشی خوددا وتویانە ئەمە بەشی خوددایە بە خەیاڵی خۆیان هەندێکی تریشیان جا کردوتەوە وتویانە ئەمەش بۆ بتەکانمانە جا ئەوەی بۆ بتەکانیان بڕیاریان داوە ئەوە بەخوا ناگات واتە قبول و پەسند نییە ئەوەش کە بە خەیاڵی ئەوان بۆ خوددا بڕیاریان داوە ئەوە دەگەیشتە لای بتەکان و بۆ ئەوان بوو ئای کە دادوەریەکی خراپ و نادروست دەکەن وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم شركاؤهم ليردوهم وليلبسوا عليهم دينهم ولو شاء الله ما فعلوه فذرهم وما يفترون وەک ئەو دابەشکردنە دوور لە دادوەریە بتو پەرستراوەکانیان کوشتنی منداڵەکانیان بۆ زۆربەی هاوڵگەران جوان و ڕازاوە کردبوو نەفامانی عەرەب کچانیان زندە بەچاڵ دەکرد بۆ ئەوەی لە ناویان بەرن و ئاینی یەکتا پەرستیان لێ بشێوێنن خۆ ئەگەر خوددا بیویستایە ئەوە نەیان دەتوانی کاری وا بکەن ئازادی لێ دەسەندنەوە کەوابوو وازیان لێ بهێنا خۆیان و ئەو درۆ و دەلەسەی کە دەیکەن وقالوا هذه أنعام وحرث حجر لا يطعمها إلا من نشاء بزعمهم وأنعام حرمت ظهورها وأنعام لا يذكرون اسم الله عليها افتراء عليه سيجزيهم بما كانوا يفترون هاوڵگەران بە بڕیاری نادروستی خۆیان دانوت ئەمانە چەند ماڵات و چێڵگەیەکن قەدەغە کراون کەس لێیان ناخوات مەگەر ئێمە بمانەوێت و ڕازی بین هەندێک ماڵاتی تریش حرام کرابوو پشتیان بۆ سواری و بۆ بار بەکار بهێنرێت ماڵاتێکی تریش هەن ناوی خودای لەسەر نابن ناوی بتەکان دەبن لە کاتی سەربڕینیاندا ئەم کارەیان درۆ هەڵبەستن بوو بەدەم خودداوە گوایە بەم کارەیان ڕازیە بێگومان خوددا لە ئایندەدا تۆڵەی هەموو شتانەیان لێدەسێنێت کە بە ناحەق هەڵیان دەبەست وقالوا ما في بطون هذه الأنعام خالصة لذكورنا ومحرم على أزواجنا وإن يكن ميتة فهم فيه شركاء سيجزيهم وصفهم إنه حكيم عليم نەفامیەشی تر کە پێڕەوی دەکەن ئەوەیە دانوت هەرچی لەسکی ئەم ماڵاتانەدا بێت لە بەچکە و کۆرپەلە تایبەتە بۆ نێرینەکانمان و حرام کراوە لە هاوسەرانمان خۆ ئەگەر بە مردارەوە بووی بەچکەیەک یان کۆرپەلەیەک بوو ئەوە هەمووان تێیدا هاو بەشن و پیاوان و ئافرەتان لێی دەخۆن لە ئایندەدا خوددا پاداشتی ئەم هەموو سنوورە خۆکردانە و باس و خواس و پێناسانەیان دەداتەوە چونکە بەڕاستی خوددا حەکیم و دانا و کار بەجێیە و زانا و ئاگادارە بە هەموو شتێک دەیەوێت
هەموو هەڵس و کەوتی خەڵکی ڕێک و پێک بێت. قد خسر الذين قتلوا أولادهم سفها بغير علم وحرموا ما رزقهم الله افتراء على الله قد ضلوا وما كانوا مهتدين. بەڕاستی ئەوانەی کە منداڵەکانی خۆیان بەنا حەق و ناڕەوا و نەزانی و نەفامی کوشت زەرەریان کرد. هەروەها زەرریان کرد ئەوانەی ئەوەی خوددا پێی بەخشی بوون خۆیانیان لێبێ بەش کرد و لە ناویان برد. هەمووشی بەهۆی درۆ هەڵبەستنەوە بەدەم خودداوە. بەڕاستی ئەوانە گومڕابوون و هیدایەت دراو نەبوون. وهو الذي أنشأ جنات معروشات وغير معروشات والنخل والزرع مختلفا أكله والزيتون والرمان متشابها وغير متشابه كلوا من ثمره إذا أثمر وآتوا حقه يوم حصاده ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. خدا هەرە زاتەیە کە باخاتی بەرزی لق و پۆپداری بەرپا کردووە و باخاتی نزمی پەرش و بڵاویشی بەدی هێناوە و خورما و کشت و کاڵی جۆرە و جۆریش کە شێوە و قەبارە و ڕنگ و تام و بۆنیان لە خواردندا جیایە لە زەیتون و هەناری لە یەکچوو هەروەها لە یەک نەچوو بخۆن لە بەروبوومەکەی کاتێک دەیگرێت و ڕۆژی چنین و دروێنە مافی هەژارانی لێ بدەن و زیادە ڕەوی مەکەن چونکە خدا لە سنوور دەرچوان و زیادە ڕەوانی خۆش ناوێت. ومن الأنعام حمولة وفرشا كلوا مما رزقكم الله ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. هەر خدا هەندێک لە ماڵاتی بۆ ئێوە ڕاهێناوە کە بۆ باربردن بەکاریان دەهێنن لە خوری و مووی هەندێکی تریان فەرش و ڕایەخ دروست دەکەن و بۆ سواریش هەندێکی تریان بەکار دەهێنن. دەبخۆن لەو ڕزق و ڕۆزەی کە خدا پێی بەخشیون نەکەن شوێن هەنگاو و نەخشە و پیلانەکانی شەیتان بکەون چونکە بەڕاستی ئەو دوژمنێکی ئاشکرایی ئێوەیە. 8 أزواج من الضأن 2 ومن المعز 2 قل أذكرين حرم أم الأنثيين أم اشتملت عليه أرحام الأنثيين نبئوني بعلم إن كنتم صادقين. خدای گەورە 8 جود ماڵاتی بۆ خزمەتی ئادەمیزاد دروست کردووە لەمەڕ جووتێک و لە بزنیش جووتێک. ئەی محەممەد بەو نەفامانە بڵێ کە هەر لە خۆیانەوە شت حرام دەکەن ئایا خواردنی گۆشتی نێرەکانی حرام کردووە یان مێیەکان یان ئەوەی کە لە سکی مێیەکاندا هەیە؟ ئەگەر ئێوە ڕاز دەکەن و بەڵگەیەکی زانستیتان هەیە بۆمان ڕوون بکەنەوە. ومن الإبل 2 ومن البقر 2 قل أذكرين حرم أم الأنثيين أم اشتملت عليه أرحام الأنثيين أم كنتم شهداء إذ وصاكم الله بهذا فمن أظلم ممن افترى على الله كذبا ليضل الناس بغير علم إن الله لا يهدي القوم الظالمين. هەروەها لە وشتر جووتێک و لە ڕەشە وڵاغیش جووتێک دووبارە پێیان بڵێ ئایا خواردنی گۆشتی نێرەکانی حرام کردووە یان مێیەکان یان ئەوەی کە لە سکی مێیەکاندا هەیە یاخود ئێوە وا دیارە شاید بوون و لەوێ بوون کاتێک خوددا بڕیاری بەو جۆرەی بۆدان. جایتر چێ لە وەستەم کارترە کە درۆی بەدەم خودداوە هەڵبەستووە تا بەبێ زانست خەڵکی سەر لێ شێواو بکات. بەڕاستی خدا هیدایەتی دەستەی ستەمکاران نادات. قل لا أجد فيما أوحي إلي محرما على طاعم يطعمه إلا أن يكون ميتة أو دما مسفوحا أو لحم خنزير فإنه رجس أو فسقا أهل لغير الله به
فمن اضطر غير باغ ولا عاد فإن ربك غفور رحيم. أي محمد پێیان بڵێ من نابینم و دەستم ناکەوێت لەوەی کە وەحی و نیگام بۆ کراوە هیچ خواردنێکی حرام کراو لەسەر ئەو کەسەی کە بیخوات مەگەر خواردنی مردارەوە بوو یان خوێنێکی ڕژێنراو یان گۆشتی بەراز بەڕاستی ئەو قەدەغە کراوە هەر پیسە یاخود ماڵاتێک کە لە سنووری شەرع دەرچوو بێت لەسەر بڕینەکەیدا بەوەی کە ناوی غەیری خودای لەسەر برابێت جا کەسێک ئەگەر ناچار کرا بەهۆی گرانی یان زۆر لێکردن لە کاتێکدا داواکار و دەرچوو نەبێت و بەردەوام نەبێت و دووبارەی نەکاتەوە ئەوە بەڕاستی پەروەردگاری تۆ لێخۆش بوو میهرەبانە بۆ بڕوادارانی ناچار. وعلى الذين هادوا حرمنا كل ذي ظفر ومن البقر والغنم حرمنا عليهم شحومهما إلا ما حملت ظهورهما أو الحوايا أو ما اختلط بعظم ذلك جزيناهم ببغيهم وإنا لصادقون. لسر ئەوانەشی کە بوونەتە جوولەکە هەرچی زیندەوەری چڕنوکدارە حراممان کردو لە گۆشتی ڕەشەوڵاغ و لە بزن و مەڕیش پیوەکەمان لێ حرام کردن مەگەر ئەوەی کە بە بڕبڕاگەی پشتیانەوە بێت یاخود ئەوەی دەوری ڕیخۆڵەیانیدا بێت یان ئەوەی تێکەڵی ئێسقان بوو بێت ئەو حرامکردنانە بەهۆی لادان و ستەمیانەوە تۆڵەیەک بوو لێمان سندن بەڕاستی هەر ئێمە ڕاستگۆین تا جوولەکە خۆیان بناسن و بزانن کە ئەم قورئانە فەرموودەی خودایە و ئاگادارە بە هەموو شتێکیان. فإن كذبوك فقل ربكم ذو رحمة واسعة ولا يرد بأسه عن القوم المجرمين. أي پێغەمبەر جا ئەگەر باوەڕیان پێ نەکردیت ئەوە بڵێ کە پەروەردگارتان خاوەنی ڕەحمەت و میهرەبانی فراوان و بێسنوورە ئەگەر باوەڕ بهێن و لە پیلان و تەڵەکە بەدوور بن لێتان خۆش دەبێت هێزی خەشمی خوددا لە دەستەی ستەمکاران بەرگری ناگرێت لە دەرەنجامی بێ باوەڕیان. سيقول الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء كذلك كذب الذين من قبلهم حتى ذاقوا بأسنا قل هل عندكم من علم فتخرجوه لنا إن تتبعون إلا الظن وإن أنتم إلا تخرصون. لموضوع مشرك و هاوڵگەران دەڵێن ئەگەر خوددا بیویستایە هاوڵمان بۆ بڕیار نەدەدا باو باپیرانیشمان مشرک نەدەبوون هیچ شتێکیشمان لە خۆمان حرام نەدەکرد ئەمانە هەمووی قسەی بەتاڵە و هەرگیز خودای گەورە زۆر لە کەس ناکات بۆ باوەڕهێنان یان بێ باوەڕی هەر بەو شێوەیە ئەوانەی پێش ئەمانیش درۆ و بوختانیان هەڵدەبەست هەتا تووشی بەڵای ئێمە بوون و سزای ئێمەیان چەشت پێیان بڵێ ئایا هیچ زانیاری و زانستێکی خوایتان لەلایە تا نیشانمان بدەن و بۆمان دەربخەن ئێوە شوێنی هیچ شتێکی تر ناکەون جگەل لە گومان و ئێوە هیچ شتێکی تر ناکەن مەگەر ئەوە نەبێت کە درۆ دەکەن. قل فلله الحجة البالغة فلو شاء لهداكم أجمعين. أي پێغەمبەر پێیان بڵێ کەوابوو هەر بۆ خودایە خۆی بەڵگەتێر و تەواوەکان جاگەر بیویستایە ئەوە هەمووتانی بە تەواوی هیدایەت دەدا و بەناچاری هەمووان بڕوادار دەبوون بەڵام ڕێزی لێگرتون و سەرپشتی کردوون. قل هلم شهداءكم الذين يشهدون أن الله حرم هذا فإن شهدوا فلا تشهد معهم ولا تتبع أهواء الذين كذبوا بآياتنا والذين لا يؤمنون بالآخرة وهم بربهم يعدلون. پێیان بڵێ ئادەی ئەو شایەتانەتان بهێنن کە شایەتی دەدەن بەڕاستی خوددا ئەم شتانەی حرام کردووە خۆ ئەگەر ویستیان شایەتی بدەن
ئەوە تۆ لەگەڵ ئەواندا مەبە و شوێنی ئارەزووی ئەوانە مەکەوە کە باوەڕیان بە ئایەت و فەرمانەکانی ئێمە نەکردووە و شوێن ئارەزووی ئەوانەش مەکەوە کە باوەڕ بە ڕۆژی دوایی ناهێن و ئەوانەش کە هاوتا بۆ پەروەردگاریان دادەنێن. قل تعالوا أتل ما حرم ربكم عليكم ألا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا ولا تقتلوا أولادكم من إملاق نحن نرزقكم وإياهم ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق ذلكم وصاكم به لعلكم تعقلون. ئەی محەممەد پێیان بڵێ خەڵکی ناوەرن با ئەو شتانەتان بۆ بخوێنمەوە کە پەروەردگارتان حرامی کردووە لەسەرتان. یەکەمیان ئەوەیە کە هیچ شتێک نەکەن بە شەریک و هاوڵ بووی. دووهەمیان ئەوەیە کە چاک ڕەفتار بن لەگەڵ دایک و باوکتاندا. سێهەمیان منداڵانی خۆتان لەبەر برسێتی و نەداری مەکوژن چونکە ئێمە پەکتان ناخەین ڕزق و ڕۆزی ئێوەش و ئەوانیش دەدەین. چوارەمیان نزیکی گوناه و تاوانەکان مەکەون چ ئەوەی کە ئاشکرا بووە و چ ئەوەی کە شاراوە و پەنهانە بووە. پێنجەمیان هیچ کەسیش مەکوژن کە خوددا حرامی کردووە مەگەر بە حەق نەبێت. ئەوەی کە خوێندمەوە بۆتان خوددا فەرمانی پێکردوون بۆ ئەوەی ژیر و هۆشمەند بن. ولا تقربوا مال اليتيم إلا بالتي هي أحسن حتى يبلغ أشده وأوفوا الكيل والميزان بالقسط لا نكلف نفسا إلا وسعها وإذا قلتم فاعدلوا ولو كان ذا قربى وبعهد الله أوفوا ذلكم وصاكم به لعلكم تذكرون. شەشەمیان نزیک ماڵ و سامانی هەتی و مەکەون مەگەر بە چاچی و لە قازانجی نەبێت هەتاو کاتەی گەورە دەبێت و بە تەواوی پێدەگات. حوتەمیان کێشان و پێوان بەڕێک و پێچی بەکاربهێنن بە دادگەری ئەنجامی بدەن و فێڵی تێدا مەکەن. جا ئێمە داخوازی لە کەس ناکەین مەگەر بە گوێرەی توانای خۆی نەبێت. هەشتەمیان کاتێکیش قسە و گفتارتان کرد ئەوە دادوەربن و لایەنی ناحەق مەگرن ئەگەر خزمی نزیکیش بێت. نۆهەمیان وەفا بکەن بۆ پەیمانەی کە دەیبەستن لەگەڵ خوددادا و بەو بەڵێنەی کە بە پەروەردگاری دەدەن. ئەو شتانەش پەروەردگارتان فەرمانی پێداون بۆ ئەوەی یاداوەری وەربگرن. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. بێگومان ئەمەی کە باسکرا ڕێبازی منە کە ڕاستە دە ئێوە شوێنی بکەون. دەیەم شوێنی ڕێچکەکانی تر مەکەون چونکە جیاتان دەکاتەوە لە ڕێبازی خوددا. ئەوەش پەروەردگارتان فەرمانی پێکردوون بۆ ئەوەی خوددا ناس و پارێزکار بن. ثم آتينا موسى الكتاب تماما على الذي أحسن وتفصيلا لكل شيء وهدى ورحمة لعلهم بلقاء ربهم يؤمنون. دوای ئەو دە ئامۆژگاریە یادتان دەهێنمەوە پاشان کتێبی تەوراتمان بە موسا بەخشی بۆ ئەوەی ناز و نیعمەتی تەواو بڕێژین بەسەر ئەو کەسەدا کە بە چاچی پیادەی دەکات و جیاکەرەوە و ڕوونکەرەوەی هەموو شتێک بێت و ڕێنمووی و میهرەبانیش بێت بۆ ئەوەی ئەوانە باوەڕێی دامەزراو بهێنن بەگەیشتنەوەیان بە پەروەردگاریان بۆ لێپرسینەوە و پاداشتی کار و کردەوەیان. وهذا كتاب أنزلناه مبارك فاتبعوه واتقوا لعلكم ترحمون. ئەم قورئانەش کتێبێکی پیرۆزە دامان بەزاند بۆ سەرجەم خەڵکی لە هەموو کات و شوێنێکدا. دە ئێوەش شوێنی بکەون و خۆتان لە یاخی بوون دوور بگرن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت. أن تقولوا إنما
أنزل الكتاب على طائفتين من قبلنا وإن كنا عن دراستهم لغافلين. نەکبڵێن بەڕاستی کتێبی ئاسمانی هەر بۆ دوو دەستەی گاور و زوو پێش ئێمە دابەزێنراوە. لە کاتێکدا بێگومان ئێمان لە خوێندنەوە و لێکۆڵینەوەی کتێبەکانیان بێ ئاگاین و نەخوێندەوارین. أو تقولوا لو أنا أنزل علينا الكتاب لكنا أهدى منهم فقد جاءكم بينة من ربكم وهدى ورحمة فمن أظلم ممن كذب بآيات الله وصدف عنها سنجزي الذين يصدفون عن آياتنا سوء العذاب بما كانوا يصدفون. یان نەکبڵێن ئەگەر بەڕاستی ئەو کتێبە بۆ ئێمە داببەزێنرایە ئەوە ئێمە لەوان چاکتر پێی ڕەویمان دەکرد. جا بێگومان خۆ ئەوە تا ئێوەش بەڵگەی ئاشکرا و قورئانی ڕەوانتان لەلایەن پەروەردگارتانەوە بۆ هاتووە هاوڕێ لەگەڵ هیدایەت و ڕەحمەت و ڕێنموویدا کەچی باوەڕی پێناهێنن. جاچێ لەوەستەم کارترە کە بڕوای بە ئایەت و فەرمانەکانی خوددا نەهێناوە و بە فێڵ و پیلان ڕووی خەڵکیان لێ وەردەجێڕێت. لە ئایندەیەکی نزیکدا تۆڵە لەوانە دەسێنین کە ڕووی خۆیان و خەڵکیش وەردەجێڕن لە ئایەتەکانی ئێمە و بە سزای توند و پڕ ئێش و ئازار گرفتاریان دەکەین بەهۆی ئەوەی ڕووی خۆیان و خەڵکیان وەردەچەرخاند لە ئاینی خوددا. هل ينظرون إلا أن تأتيهم الملائكة أو يأتي ربك أو يأتي بعض آيات ربك يوم يأتي بعض آيات ربك لا ينفع نفسا إيمانها لم تكن آمنت من قبل أو كسبت في إيمانها خيرا قل انتظروا إنا منتظرون. ئایا ئەوانە چاوەڕێی هیچ شتێک دەکەن جگەلەوەی کە فریشتەی گیان چێشانیان بۆ بێت یان پەروەردگارت خۆی یەکسەر بێت چەند و چوون یان هەندێک لە نیشانەکانی پەروەردگارت دەربکەوێت کە بەڵگەیە لەسەر بەرپابوونی قیامەت لە ڕۆژی هاتنی هەندێک لە نیشانەکانی پەروەردگارت وەکو هەڵهاتنی ڕۆژ لە خۆرئاوا ئەو کەسەی ئەو ڕۆژە ئیمان و باوەڕ دەهێنێت ئەو ئیمان و باوەڕەی سوودی بۆی نابێت ئەگەر پێشتر ئیمانی نەهێنابێت یان کردەوەی چاچی هاوڕێ لەگەڵ ئیمانەکەیدا ئەنجام نەدابێت. پێیان بڵێ چاوەڕێ بکەن بزانین خوددا چیتان بەسەر دەهێنێت ئێمەش چاوەڕوانین. إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون. بەڕاستی ئەوانەی ئاینەکەیان بەش کردو بوونە دەستە و پارچە بڕوایان بە هەندێکی قورئان هەیە و هەندێکی تری پشتگوێ دەخەن ئەوە لە هیچ شتێکدا تۆ لەوان نیت بەڵکو تۆ لەوان بەریت. بەڕاستی ئەوانە کاروباریان بۆ لای خوددایە و تۆڵەی لادانیان لێ دەسێنێتەوە لەوە دوا هەواڵی هەموو ئەو کار و کردەوانەیان پێدەدات کە ئەنجامی دەدەن. من جاء بالحسنة فله عشر أمثالها ومن جاء بالسيئة فلا يجزى إلا مثلها وهم لا يظلمون. ئەوەی بە یەک خێر و چاکەوە هاتبێت ئەوە دەچەندانەی چاکەکە پاداشتی بۆ هەیە ئەوەشی بە گوناه و هەڵەیەکەوە هاتبێت ئەوە پاداش نادرێتەوە جگە بە ئەندازەی تاوانەکەی نەبێت و ئەوانە ستەمیان لێ ناکرێت. قل إنني هداني ربي إلى صراط مستقيم دينا قيما ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. أي محمد پێیان بڵێ بەڕاستی من پەروەردگارم هیدایەت و ڕێنمووی کردوم بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست ئاینێک
کە ڕاگری ژیانی خەڵکە ئەویش ئاینی ئیبراهیمە کە دوورە لە هەموو لادان و ناڕێکیەکەوە و ئەو هەرگیز لە ڕێزی مشریک و هاوڵگەراندا نەبووە. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. أي پیغمبر أي إيماندار بڵێ بەڕاستی نوێژ و حەج و دروشمەکانی و سەرجەم چاکە و بەندایەتیم هەروەها ژیان و مردنم تایبەتە بۆ خودای پەروەردگاری جیهانیانەوە. لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. ئەو زاتە هیچ هاوڵ و هاوبەش و شەریکێکی نییە و من بەوە فەرمانم پێدراوە و من یەکەم کەسی مسلمانانم. قل أغير الله أبغي ربا وهو رب كل شيء ولا تكسب كل نفس إلا عليها ولا تزر وازرة وزر أخرى ثم إلى ربكم مرجعكم فينبئكم بما كنتم فيه تختلفون. هەروەها بڵێ ئایا ڕەوایە من جگەل لە خوددا بگەڕێم پەروەردگارێکی تر بکەمە پەروەردگاری خۆم لە کاتێکدا کە ئەو زاتە خاوەن و پەروەردگاری هەموو شتێکە؟ هیچ کەسێک هیچ گوناهێک ناکات لەسەر خۆی نەکەوێت، هیچ کەسێک باری گرانی تاوانی کەسی تر هەڵ ناگرێت. لەوە دوا گەڕانەوەتان هەر بۆ لای پەروەردگارتانە، اینجا هەواڵی هەموو ئەو شتانەتان پێدەدات کە جیاوازی و کێشەتان تێدا هەیە. وهو الذي جعلكم خلائف الأرض ورفع بعضكم فوق بعض درجات ليبلوكم فيما آتاكم إن ربك سريع العقاب وإنه لغفور رحيم. خدا هەر ئەو زاتەیە کە ئێوەی کردووە بەجێنشینی گەلانی ڕابردوو لەم زەویەدا، چەندەها پلەپایی هەندێکتانی بەسەر هەندێکی ترتاندا بەرز کردوتەوە لە ڕووی زانستی یا سامان یا هەرچیەکی تر بۆ ئەوەی تاقیتان بکاتەوە بەوەی کە پێی بەخشیون. دڵنیاش بە کە پەروەردگاری تۆ لە تۆڵەسەندنەوەدا خێرایە لەوانەی کە لە تاقیکردنەوەکەدا دەرناچن. بێگومانە و زاتە لێ خۆش بۆ و میهرەبانیشە بۆ سەرفرازان.